سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتینەوە هاتوونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە ئەمڕۆژ تەواوی بڕگەکانمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەرمان بن. زۆر سپاس شێدا بە ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز بەیانیتان باشە سوودە و کامەران بن. باوکاری هاوکارانمان لە پەیام کۆمەڵێک بورگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون ئەمڕۆ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ مێدەکەین جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. یەکێکیش لەو بابەتانی کە دەمانەوێت قسەی لەسەر بکەین چۆن بتوانین سوود بەخشین بۆ خودی خۆمان و کۆمەڵگا دەبینین لە ئێستادا بارەدۆخێک دروست بووە کەوا مرۆڤەکان بە شێوازێکی زۆر ئەتوانم بڵێم سیر هەمومان بێزاریەک پێمانەوە دیارە، بەڵام چی بکەین چۆن بکەین بتوانین سوود بەخش بین بۆ سەرەتا بۆ خودی خۆمان دواتریش بۆ کۆمەڵگا بۆ بابەتێکی تریشکەوە بە تایبەتی لە ئەمڕۆی کۆمەڵگای کوردی زۆر گرینگە ڕۆڵی میدیا لە نێو کۆمەڵگای کوردیدا میدیاکان چۆن بتوانن کۆمەڵگا بە ئاراستەیەکی باشا بەرن وەروە تەسیری باشیان هەبێت ئەوەندەی کەوا دەبینین بەداخەوە بەشێک لە میدیاکان نابەرپرسانە کۆمەڵێک ئەفکار و کۆمەڵێک بابەت دەوروژێنن کە ڕەنگە سوود و قازانجی بۆ کۆمەڵگا زۆر کەمتر بێت بەراورد بۆ زیانەی کەوا لە کۆمەڵگا بڵاو دەکرێتەوە. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵم تەوەرانشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشووە. دووبارە سڵاوتان لێ عزیزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمان ئاخسە و باس لەسەرەوە دەکەین چۆن بتوانین سوود بەخش بین بۆ خودی خۆشمان و بۆ کۆمەڵگاش. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامران فەتاح بەرپرسی مەکتەبی ڕاهێنان و پێگەاندنی کادێرانی کۆمەڵی دادگەریمان کردو. مامۆستا کامران زۆر بەخێر بێت. سپاسانەکەم دەستان خۆش بێت. بارەدۆخێک دروست بۆ دەڵێن با بە زمانێکی سادە بڵێن دەڵێ وای لێ تۆ وەزعکە کەس بە کەڵکی کەس نایە و کەس بە کەڵکی کۆمەڵگاش نایە. ئەمە تۆ ئەم بابەتە چۆنە بینیت وە سەرنجت لەسەر بارەدۆخی ئێستەی کۆمەڵگای کوردی و تاکی کوردی؟ بە ناوی خۆی گەورە سپاسانەکەم دەستان خۆش بە بۆم بەرنامەیە. بابەتێکە ئەتوانین بڵێن بابەتێکی هەستیارە چکە بابەتێکە کۆمەڵگا پێکەوە ئەبەسێتەوە ئەگە سوودمەند بوون لە ناو هەر کۆمەڵگەیەکە هەڵگیرێ ئەو کۆمەڵگەیە وردە تووشی لێکترازانە بێ. بابەتی سوودمەندی بابەتێکە هۆکارە بۆ پێکەوەی هەم خێزان هەم کۆمەڵگا هەم تاکەکان لە ناو کۆمەڵگەیەکە. ئەوەی وای کردووە کە ئەمڕۆ ئەو بیر و بۆچوونە دروست بووە لای ئێمە کە کەس بە کەڵکی کەس نەماوە. پێم وایە ئەمە بابەتێکی دەرونیە بۆ تاکی مرۆڤەکان دروست بووە لە ناخی مرۆڤەکانە. لە کۆتاییە لە ناو کۆمەڵگەیە توانین بڵم خەڵکێکی سوودمەند زۆرە، بەڵام توانین بڵێن ئەوانەی کە سوودمەندن سوودبەخشن خۆیان دەرناخن.
واتە تێ بڵێ ڕۆحێتێکی بووی خەڵک وا دروست وا تێبگێنە یاخود وا لە خەڵک بکات کە کەس ناتوانێت هەم باش بێ هەم باشەش بکە. بەڵێ ئەتوانین بڵێن ئەو خەڵکانەی کە سوودبەخشن کەم خۆیان دەرەخەن، ئەوانەی ناسوودبەخشن زۆر دەرەکەون. ئەمە بەداخەوە لە ناو تاکی ئێمەیە ئەم بابەتە زیندووە، ینی ئەتوانین بڵێن ئەمەش وایە هۆکاری ئەمە هۆکاری ئەوەش کە بەشێکی ئەوەی کە خەڵکێک خۆی دەرناخە لە بابەتی سوودمەندی بەڕاستی بەشێکی گەلێتەوە بە لایەنە ئیمانیەکە ئەوەی کە زۆرێک لە تاکەکان کاتێکە خەڵکی سوودبەخشن سوود بە کۆمەلگا ئەگەێنن قەنەعەتیان وایە کە ئەمە لە بینی خۆی و خۆی گەورایە، بەڵام لە کۆتاییە ئەمە ڕێگر نییە لەوەی کە دەرکەوێ. پێم وایە ئەمە ڕێگر نییە لەوەی کە مرۆڤەکان دەرکەون و کەسێکی سوودبەخش. بەڵام ئەوەی کە بە گشتی لە ناو ئێمەیە دروست بووە پێویستە بە بەهای مرۆڤەکانەوە کە ئێمە قەنەعەتمان وە بۆ دروست بۆ بیر و باوەڕمان وایە کە خەڵکی سوودبەخش کەم بۆتەوە، بەهای مرۆڤەکان ئاراستەکانیشیان بۆ دیاریەکە، واتە ئاراستەی سوودمەندی ئاراستەی سوودبەخشی لە ناو تاکیم هەم تاکێک کە بیەوێ سوودبەخش بێ و هەم تاکێک کە ئەوێ سوودی پێ بگەێنرێت. زۆر جاریش بەڕاستی ئەوانەی کە پێویستیان بەوەیە خەڵک سوودیان پێ بگەێنێ هاواریان لێبەرزەبێتەوە. خەڵکی ئێمەش بە گشتی خەڵکێکی سۆزداریە زیاتر وەک لەوەی کە خەڵکێکی زیاتر عەقڵانی بۆ مانایی کە لە ڕووی منتیقیەوە باسیکەین. ئەین خەڵکێکە لە کەناڵێکە لە شوێنێکە با بڵێن کە خەڵکێکی هەژار و فەقیر نیشان ئەدرێ، ئیتر ئەم باگراوەندە بۆ ئێمە دروست بووە کە پێمان وایە خەڵکی سوودبەخش کەم بۆتەوە، بەڵام لە ئەساسیشە ئەم کۆمەلگایی ئێمە کە دەسەڵاتدارێکی نادادگەرمان هەیە بەو خەڵکە سوودبەخشە ئەچێ بەڕێوە. یعنی ئەبێ ئێمە ئەم ڕاستیە بزانین، ینی کۆمەلگەی کوردی بە خەڵکی سوودبەخش ئەڕوا بەڕێوە. ئەتوانین بڵێن ئەگەر خەڵکی سوودبەخش لەناو ئەم کۆمەلگەیە هەڵبگیرێ ئەو کاتە ئەزانین کە ئەم دەسەڵاتەی کە ئێستا هەیە تەنها قاوغێکی ئەمێنێتەوە و هیچ شتێک لەو بارەیەوە نامێنێت کە پێ بوترێ دەسەڵات و دەسەڵاتێکە کۆمەلگاکەی ببا بەڕێوە. مامۆستا کەسانی سوودبەخش تەناو کەسان کە لە ڕووی مادیەوە دەتوان هاوکاری کەسانی دیکە بکەن یاخود لە چەند بەش و لایەنێکی دیکە دەتوانی هاوکاری بکەیت و سوود ببەخشی. خۆی سوودمەندبوون ئەوەیە کە بەرامبەرەکەت سوودێکی لێوەربگرێ، سوودمەندبوون ئەوەیە کە بەرامبەرەکەت سوودێکی لێوەربگرێ. ئیتر ئەم سوودمەندی ئەکرێ پارە بێ، ئەکرێ قسێکی خێر بێ، ئەکرێ هاوکاری کەسێک بێ کە تووشی گیرۆدەی گرفتێک بووە، ئەکرێ قوتابیەک بێت و مامۆستایەک زانیاریەکی فێرکات، ئەکرێ ئێوە ئێستا لێرێ لەناو ئەم کەناڵە جوانەیە خەڵک ڕێنمونی ئەکەن. یعنی سوودمەندی تەنها پەیوەست نییە بەچێوە، تەنها پەیوەست نیە بە مادەوە. سوودمەندی ئەوەیە بەرامبەرەکەت احتیاجی چییە؟ تۆ ئەوەی پێوبەخشی، یعنی بەرامبەرەکە زۆر جار احتیاجی پارەیە، تۆ پارەی پێبەخشی ئەو سوودمەندیە. هەندێک جار خەڵکێک هەیە زۆر دەوڵەمەندە بەڵام ژیانی لێ تێک چووە، تۆ چی لە ڕووی دەرونیەوە گرفتەکەی چارەسەرەکەی. خەڵکێک هەیە سیرەکەی تۆ لە ڕووی ئاینیەوە ئامۆژگاریەکەی کە کەسێکی دەوڵەمەندە ژیانی خۆشە، ئامۆژگاریەکەی سوودمەند دەبی بەوەی کە پێی ئەڵێ کاگە تۆ ئەم دنیای خۆشە هەوڵدە بۆ قیامەتیشت. بۆیە بەڕاستی سوودمەندی کەوتۆتە سەر احتیاجی بەرامبەرەکەمان پێویستی بەچی بوو تۆ لەو ڕوانگەیەوە ئەتوانی چی بکەیت، ئەتوانی سوودی پێ بگەێنی، چکە سوودمەندیش ئەمەیە کە بەرامبەرەکەت هەستکا کە سوودێکە پێگەیاندووە. ئەها زۆر جار سەیرەکەی کەسێک وەزعی دارایی باشە، تۆ کاتێککە باسی دارایی بۆکەی ئەڵێ کاکە من گرفتم دارایی نییە، من گرفتم شتێکی دیکەیە. زۆر باشە. کەواتە لە گرفتەکەی ئەوەوە ئێمە ئەتوانین چی بکەین سوود بەم کەسە بگەێنین. کەواتە مامۆستا بایم ئەمڕۆ جەخت لەسەرەوە بکەینەوە کە کۆمەلگای کوردی بە پێچەوانەی ئەو دەنگۆیانەی کە ئاڵێن هیچ کەسی سوودبەخشی تێنەماوە، بەڵام دەبینی یعنی ئێستا سیر کە لە بینە ئاینیەکان سیر کە ڕەنگە یەک مزگەوت نەبێ حکوومەت دروستی کرد بێ هەمووی خەڵکی خێرۆمەند دروستیکە، زۆربەی قوتابخانەکان یان خەڵکی خێرۆمەند دروستی کردوون یاخود نۆژەنی کردوونەتەوە، تەنانەت بەشێک لە شەقام و کۆڵانەکان ڕێژەیەکی زۆر خەڵکی هەژار و نەدار ڕێکخراوە خێرخوازیەکان و ڕێکخراوە ئاینیەکان پشتیان دەگرن. دەمەوێت بزانم بۆچی دەکرێت یاخود دەیانەوێت کۆمەلگای کوردی وا تێ بگەێنرێت کە کەسی سوودبەخشی لێ نەماوە، وەزعەکە لە دەست دەرچووە هەموو کەس دەبێ ئاگای لە خۆی بێ. ینی بۆ ئەم ڕۆحێتەمان دێنە پێشەوە لە کاتێکە ئەو جەوهرە جوانەمان هێشتا لەناو کۆمەلگای کوردی هەیە.
خۆی زۆر جار ئەگەر ئێمە توانین دابەشی کەین ئەگەر بۆ منە ئەم دەنگۆی لایانی دەسەڵات بیکە ئەوە ئارەزوی لەوەیە خەڵکی هەمیشە دەست بۆ ئەو بکاتەوە یعنی هەمیشە حەزی لەوەیە کە خەڵک احتیاجی دەسەڵات بێ ئەگەر با بڵێن پێداویستیەکەش بە کەمی بیدا بە خەڵکی ئەمە لە ڕووی دەسەڵاتەوە لە ڕووی خەڵکێکی دیکەشەوە بەڕاستی خەڵکێکمان هەیە لە ڕووی دەرونیەوە لاوازن لە ڕووی دەرونیەوە هەمیشە فێری گلەیکردن بوون هەمیشە فێری ئەوە بوون کە بەڕاستی کە خۆی ئەگەر دەستکەوتێکی نەبێ هەمیشە بە دوای ئەوواگەرە خەڵکێک دەستکەوتێکی پێ ببەخشێ واتە ئێمە بەڕاستی لە ناو کۆمەلگایە بەداخەوە زۆرێکمان پاڵمان لێیاوەتەوە زۆرێکمان پاڵمان لێیاوەتەوە بۆ ئەوەی کە خەڵکی پێمان ببەخشێ کاتێک کە پێمان نابەخشرێ ئەو کاتە ئێمە گلەی لە کۆمەلگاکەین کاتێککە گلەیش لە کۆمەلگاکەین هەمیشە دەنگی ئەو کەسانە دلێرە کە ناڕەزایی دەرئەبڕن لە بەرامبەر چییە لە بەرامبەر تاکی کۆمەلگەیە نەک لە بەرامبەر دەسەڵاتە چکە گەر تاکی کۆمەلگە لە بەرامبەر دەسەڵاتەکەیە دەنگی دلێر بێ ئەوە خەڵک تاکێکی زیندووە بەڵام ئەگەر گلەی لە تاکی ناو کۆمەلگە بکەین ئەوە بەڕاستی کەسانێکین کە بەتەمای ئەوەین کە خەڵکی پێمان بەخشێ بۆیە بەڕاستی ئێمە ئەتوانین بڵێن لە ناو کۆمەلگەیە زۆر جار شیرازەی تاکی کۆمەلگا بەمە دروستە بێ زۆر جار ئێمە کەسانێک کە سوودبەخشن بە دوای سوپاسی خەڵکیەوەن هەندێک ئەمەش تەبەن زۆر خەڵکێکی کەمن کاتێک کە سوودبەخشی ئەکەن بەرامبەر بە خەڵکێک ئەیانەوە کارێکی خێری بکەن یا ئەیانەوێت سوودبەخشن بەرامبەر بە تاکی چاوەڕێی پاداشتن هەم لە کۆمەلگا و هەم لە تاکی کۆمەلگاش بۆیە ئەمە واکە زۆر جار ئەوانشمان کە سوودبەخشن بێتاقەتی دەرئەبرن بەرامبەر ئەوەی کە پێی نەزانراوە ئەمە لەگەڵ خەڵکێکی تریشە کە چاوەڕێی ئەوەیە کە سوودی پێ بگەێنرێت وا دەکات کە ئەم دوو ئاراستەیە ئەبنە ئاراستەیەک لە ناو کۆمەلگەیە بەرامبەر بەچی دروستە بە بەرامبەر بۆی کە بیرروباوەڕێک دروستە بێ کە لە ناو تاکی کۆمەلگەی کوردیا هیچ کاتێک سوودبەخشی نەماوە ئەمەش چییە؟ ئەمەش لە پێناوی لێکترازانی تاکەکانی کۆمەلگایە یاخۆ هەموو کاتێکە هەر دەنگۆیەک بڵاوە بێتەوە لە پشتی ئەو دەنگۆیەوە بیرروباوەڕێک بۆ چوونێک هەیە بۆ ئەوەی کە ئەو دەنگۆیە بڵاوە کاتەوە هەندێک خەڵک هەیە لە تێکچوونی شیرازەی کۆمەلگایە سوود ئەبینێت هەندێک خەڵک هەیە لە تێکچوونی شیرازەی کۆمەلگایە سوود دەبینێت ئەم جۆرە کەسانە ئەم دەنگۆیانە بڵاوەکەنەوە بەڵام بە پێچەوانەوە هەندێک خەڵک هەیە لە کۆبوونی کۆمەلگایە سوودمەند ئەبێ بەوەی کە بتوانێت چکە خەڵکێکی سوودبەخش لە ئارامی کۆمەلگای ئەتوانێت سوودبەخش بێ بەڵام خەڵکێک ئەگەر بێ سوود ببینێ لە کۆمەلگا بە شێوەیەکی ناتەندروست ئەوە حەزی لەوەیە کە لە ناو کۆمەلگای شیرازی کۆمەلگاکە تێبچێت بەڵام مامۆستا زۆر جار دەبینی کە هاوکاری کەسێک دەکەی یاخود سوودی پێدەبەخشی دوجار ئەو کەسە ئیستیغلال دەکات بەخراپ بەسەر تا ئەشکێتەوە ئێمە چی بکەین یان چۆن بکەین کاتێک کە هاوکاری کەسێک دەکەین کە سوودێت بە کەسێکە بەخشین ئەو کەسە بە هەڵە لێمان تێ نەگات ڕەتفعلێکی باشی هەبێ بەرامبەرمان دوجار وا نەکات کە تۆ پەشیمان بی لەو هاوکاریە لەو سوودبەخشینەی کە ئەنجامی دێت خۆی ئێمە لە بابەتی سوودمەندیە ئێمە بێ هەڵەیەک ڕاستکەینەوە ئەڵێ سوودمەند بە بەڵام بۆ خۆت نا قسەیەکەی ئەڵێ سوودمەند بە بەڵام بۆ خۆت نا ئێمە هەمیشە نابێت لە چاکە و سوودمەندی کۆڵ بدەین ئەگەر چی بەرامبەرەکەشمان بە هەڵەوەریگرن ئەگەر چی بەرامبەرەکەشمان بە هەوڵ چکە ئەگەر ئێمە چاوەڕی پاداشتی بەرامبەرەکەمان بین چاوەڕی سوپاسی بەرامبەرەکەمان بین ئەوە سوودمەندێتیمان بۆ بەرامبەر بۆ خۆمان بووە نەک بۆ بەرامبەرەکەمان بووە چکە ئێمە ئەگەر کەسێکی ئیماندارین چاکە بکە و بیدە بەدەماوە چاکە بکەویتە تو وازی لێبێنە ئەم چاکەیە خوای گەورە ڕۆژێک بە ئالێتێکی دیکە خوای گەورە پاداشەکەت پێ ئەداتەوە بۆیە بەڕاستی مرۆڤ ئەگەر بیەوێ لەسەر چاکەکاری و سوودمەندێتی بەردەوام بێ بەڕاستی ئەگەر چی بەرامبەرەکەشتی ئیستیغلالیکە نابێت لە چاکە و چاکەکاری بەردەوام بێ جامە هەرە توانێت کوشتێکی خۆش بگێڕینەوە لەم یەک دوو ڕۆژە لە شوێنێک بووم باسی کەسێکیان نەکرد کە کەسێکی سوودبەخش بوو ئەڵێ ڕۆژێک بەیانێک هاتووە دەرەوە لە گەڕەکی خۆیان هاتووە دەرەوە ڕۆژانەیەتە سێرەکە پیاوێک دێت شتێکی بەسیتە فرۆشێ ئەم کەسەش کە هاتووە دەسێ بەزێوەکو بڵێ سۆزی بۆ ئەم پیاوە جوڵا بوو کە بم بەیانێ زۆ هەموو بەیانی دێت و ئەم بابەتە ئەفرۆشێ بیری کردبوو کە چۆن هاوکاری بکە وتی با بە شێوازی هاوکاری بکەم کە هەز بە کەمینەکە ڕۆژ بە پیاوەکەی وتو بۆ خاڵ ئەم شتانی تۆ هەتایی بەچەند وتی وەڵا بۆن منە ئەم بە 20,000 ئەوتی ئەوە 20,000 هەمیان بە من وەڵا پاش تۆ زەوتی جا باشە خاڵە منەم شتانامی چی لێ بکەم بۆ لێم ناکڕیتەوە تی وەڵا جالێتە کردمەوە بەچەند لێمە کڕیتەوە وەڵا بە 10,000
وڵا دوای کابرا ڕۆژێک و دوو ڕۆژ و سێ ڕۆژ ئەم شتە دووبارە ئەبێتەوە ڕۆژێک ئەم پیاوەی کە شتەکانی لێ ئەکرێ گەنجەکە کاتێکە گەنجەکە ئەم ئاڵ و گۆڕی لەگەڵەکە ئەم پیاوە ئەڕوات کەسێکە بینیە لەو دەوروبەرە ئاوا بە لەبەر خۆی ئەڵە بەخوا ئەم گەنجە لە تەواو ناچێ هەموو ڕۆژ ئاوا ئەم پارە ئاڵ و گۆڕە لەگەڵ مناکا و ئەم قازانجە بمەدا و شتەکانم لێکرێ بە گران بەڵام دوای بە هەزان پێمە فرۆشێتەوە جا بەڵام ئەم گەنجەش ئەم هەواڵی بۆ ڕۆشتووە کە ئەم بەڕێزەوای و تۆ بەڵام لە کۆڵی نەداوە لە چی کۆڵی نەداوە لە کارە چاکیەکانی خۆی ئەمە بەڕاستی کاری سوودمەندێتی نابێ ئێمە کۆڵی دەبدەین چکە لە کۆتاییە هەموو کەسێ رازی نییە لە تۆ هەموو کەسێ رازی نیە لە کارە چاکەکانی ئێمە مرۆڤی گەورە مرۆڤی سوودبەخش مرۆڤە دڵگەورەکانە مرۆڤی دڵگەورەش ئەبێت جێگەی هەموو کەسێکی تابێتەوە چکە بەڕاستی ئەگەر ئێمە چاوەڕێ ئەوە بکەن بەرامبەرەکەمان پێزانینی هەبێ بەرامبەر سوودمەندێتیەکانمان بڕوان بەوە نییە کە زۆرێک لە خەڵکی سوودبەخش بێ یانی ئێمە زۆر جار کاتێ یانی ئەمان بیست جاران خەڵکێکی خێرخواست موچەی بۆ مناڵی بێباوەک ئەبڕیەوە یانی زۆرێک لەو مناڵانی کە گەورە بوون خۆ پێزانینشان نەبووە بەرامبەر ئەو کەسانی کە پەرۆدایان کردون و کە خێرن بەڵام ئایا ئەم کەسە کۆڵیاوە نەخێر چکە مرۆڤ ئەو بەهایی کە باسمان کرد ئەم بەهایەوە لە مرۆڤە ئەکا کە بەردەوام بێ ئەم بەهایەش کە کەسێکی ئیمانداری ئەبێ بەڕاستی چاوەڕێی پاداش لە کێ بکەین چاوەڕێی پاداش لە خوای گەورە بکەین کەواتە ئەبێ سوودمەند بین بەڵام بۆ خۆمان نا چکە ئەگەر سوودمەندێتێکە بۆ خۆمان بوو بەردەوام گلەی لە بەرامبەرەکەی یەکەین ئەگەر هەر چاکێکی بچووکمان کرد چاوەڕێی دەستخۆشیەکەین ئەگەر دەستخۆشیشیان لێ نەکردین ناتوانین بەردەوام بین کەواتە مامۆستا لە کاتی هاوکاریکردن و سوودبەخشین بە کەسی بەرامبەر تا چەند ئەبێ ڕەچاوی لایەنی ئاینی و ناسراوی ئەو کەسە بکەین زۆر جار لەوانەیە هاوکاری کەسێکمان کرد بێ و کەسە نوێژی نەکرد بێ پێمان وتراوە هیچ خێر هیچ خێرێک یا پاداشتێکی نییە لە بەرەوەی نوێژ ناکات ئەمە لە ڕووی ئاینیەوە کەسێکی باش نییە کەواتە تا چەند دەکرێت ڕەچاوی لایەنی ئاینی و ناسراوی ئەو کەسە بکرێت کاتێک کە مرۆڤ هاوکاری بەرامبەرەکەی ئەکات وەکو مرۆڤێک هاوکاری ئەکا نەک وەکو کەسێکی دیندار یا کەسێکی بێدین بەڵام ئێستا مامۆستا تۆ پێشتر لە قسەکان تا ئاماژەت بەوە کرد کە تۆ نابێت چاوەڕێی پاداش لەو کەسە بکەی بێ پاداشتە لەلایەن خوای گەورەوەیە وایان نا زۆر جار باز لەوە دەکەن ئەگەر کەسێک نوێژ نەکات و هیچ پاداشتێکی نییە ئەسڵەن پاداشت بۆ پاداشتی خوای گەورە بۆ مرۆڤەکان وەستاوە لەسەر کارە چاکەکە نەوەستاوە لەسەر شەخسەکە یعنی کاتێک کە تۆ سوودمەندی بۆ کەسێک مامۆستایەکە باشە کۆمەڵە قوتابی لەبەردەسایە ئەم قوتابیانە خۆ هەمووی ئیماندار نین پاداشتی ئەم مامۆستایە وەستاوە لەسەر ئاستی فێرکردنی قوتابیەکان نەوەستاوە لەسەر ئاستی ئەو شەخصانەکە کە ئەمە کەسێکی باشە یا کەسێکی خراپە بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ ئابم شێوازە لە بابەتی هەم کاری چاکە تێبگەین و هەم سوودبەخشی تێبگەین بۆ تاکی کۆمەلگا بۆیە پاداشتی ئێمە لای خوای گەورە وەستاوە لەسەر کارەکە لەگەڵ نیەتی مرۆڤەکەیە لەسەر کارەکە لەگەڵ نیەتی مرۆڤەکەیە نەوەستاوە لەسەر ئەوەی کە ئەم بەرامبەرم چ جۆرە مرۆڤێکە بەڵام وەستاوە لەسەر ئاستی ئەوەی کە ئایا ئەم جۆرە کەسە احتیاجی ئەو سوودمەندەیە کە تۆ سوودی پێ ئەگەیەنی بە ڕەچاوی ئەو خاڵە بەڵێ ئەبێ ئێمە ڕەچاوی ئەو خاڵە نەبکەین ینی کەسێک ئەگەر بێت و پێویستە بۆی زۆر هاوکاری بکەی زۆر احتیاجی هاوکاریەکەی بەڕاستی ئەبێ ئێمە هاوکاری ئەوە بکەین کە احتیاجەکەی چییە احتیاجەکەی زیاترە زۆر باشە مامۆستا کامران کەواتە ئێستا ڕۆژی کردارە پام پرسیارە شخصی بێ بۆ جەنابن یعنی بەرپرسی مەکتەبێکی گەورەی ڕاهێنان و پێگاندنی کادێرانی هێزێکی سیاسی گەورەی لە کوردستان و کە باگراوندێکی ئیسلامیشیە تا چەند ئەتوانن ینی ڕۆڵی ئێوە ئەرکی سەرشانتان کە بتوان کۆمەڵێک کادر پێ بگێنن کە لە ناو شەقام و شار و کۆڵانە لە ناو سیاست و لە پەرلەمانە لە ناو هەموو کایەکانی ژیانە کە کەسێکی سوود بەخش بن بۆ ئامانجەی بەرامبەرەکانیان سوود وەرگرن نەوەگەوەی خۆیان سوود بەخش بن سوود وەرگرن دەستخۆش بێ ئێمە دوای ئەوەی کەم بەرپرسیارەتێما وەرگرت تۆ پلانی 4 ساڵی ئایندەی خۆمان داناوە ئەو پلانی کە داماناوە ئەوەی کە بەڕاستی زۆر تەرکیزی خینە سەر بابەتی بەهایە لە تاکی کادیرانی کۆمەڵی ئیسلامیە ئەمەشمانۆ دروشمە بۆ خۆمان داناوە کە ئێمە سوود بەخشین بۆ خەڵکی بەڵام بۆ خۆمان نا ئەمانەوێت تاکی کادیری کۆمەڵی ئیسلامی بگەینینە ئەو ئاستەی کە بۆ کۆمەڵگا پێ بگات بەڵام لە ئەساسیشە خۆشی لەبیر نەچێتەوە
ئێمە ئەمە ئەتوانم بڵێم ئیشی لەسەرەکەین وەک بە کادیرانی کۆمەڵی ئیسلامی ئەڵێن وەک خۆت بە وەک خۆت گەورە بە وەک خۆت پێ بگە بەڵام بەشی خەڵکیشی لێ بدە بۆ خەڵک وەک خۆمان پێ ئەگەین بەڵام بۆ خەڵک گەورە ئەبین وەک خۆمان پێ ئەگەین بەڵام بۆ خەڵک گەورە ئەبین ئەمانەوە بەڕاستی ئەم بەهایە هەرچەندە ئێستا ئێمە لە ساڵانی ڕابردووشە هەر لە بابەتی پێگەیاندنە هەر هەبووین لە ناو کادیرانی کۆمەڵی ئیسلامی بەڵام ئەوەی ئێستا وەکو ئەرکێکی وەکو بەرپرسیارەتێک کەوتۆتە سەر شانمان بەڕاستی ئەمانەوێ ئەم پەیامە بگەێنین کە ئێمە ئەمانەوێ کادیرانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری ببوورە کۆمەڵی دادگەری وەک خۆیان پێ بگەن بەڵام بۆ کۆمەلگا پێ بگەن بە پشتیوانی خوای گەورە ومێ دەکەم کە ئینشاءڵڵا ئێمە وەکو تاکێکی مسلمان لەوە تێبگەین کە پاداشتی ئێمە لە دنیاە نییە بەڵام تیلکە الدار الآخرەتی ولا تنس نصیبەکە منە دنیا ئێمە هەوڵ بۆ قیامەتە دەین بەڵام بەشی خۆشمان لە دنیاە لە بیر ناچێ بەڵام ئەم بەشە خۆمانی بۆ پێ ئەگەیەنین داوای ناکەین خۆمانی بۆ پێ ئەگەیەنین ئەوەی داوای ئەەکەین مافی خەڵکیە و خزمەتی خەڵکیە کەواتە مامۆستا کاریگەری و شوێنەوارەکانی سوود بەخشبوون لە کۆمەڵگەدا چین و چۆن ڕنگ دەدەنەوە کاریگەری سوودبەخشی بۆ کۆمەلگا بۆ ئەو تاکەی کە سوودبەخشە خۆی ئارامە بێتەوە یعنی خۆشترین شت لە ژیانی تاکەکانە ئەمەیە کە ئەو مرۆڤەی کە سوودێک بە تاکێکی تر ئەگەیەنێ خۆی ئارامە یعنی خۆشترین شت لە ژیانی مرۆڤەکانە ئەوەیە کە ئارامە بێتەوە دڵی خۆش ئەبێ هەستەکە کەسێک سوودی لێبینیوە یعنی ئەو کەسانەی کە تا ئێستا تاقییان نەکردوێتەوە ئەگەر بە دوای ئارامی دەرونیە ئەگەڕێن هەوڵ بدەن هەمیشە سوود بە خەڵکی بگەێنن ئەگەر چی شتێکی بەسیتیش بێ یعنی زۆر جاسەیەکەی ئێمە هەمیشە کاتێکە باسی مرۆڤێک دەکەین هەمیشە باسی مرۆڤێک دەکەین باسی مرۆڤەکە ناکەین باسی کاری مرۆڤەکە دەکەین بۆ کۆمەلگا ئەها زۆر جاسەیەکەی کاتێککە ئێمە مناڵین بۆ منە کەسێکمان خۆشویستوە ئەڵێن هەر کاتێککە چوین بۆ لای چکلێتێکی پێداوی ئێوە خۆ شتێکی سادەیەوە نیە ئێستش کە باپیرەمان ننکمان با بڵێن مام و خاڵ و کەسایەتیەک ئەو مامۆستایی کە دەرسی پێوتوین یعنی ئەو شتانەی کە لە زیهنمانایە ئەوەی کاتە هەڵەیەکمان کردو مامۆستاکەمان ڕاستی کردوینێتەوە کەواتە ئەمە بۆ ئەم تاکە ئارامی ئەبەخشێ و پاشە ئەو کەسانەشی کە بەڕاستی سوودیان هەیە بۆ کۆمەلگا خوای گەورە ناویان بەرزەکاتەوە ناویان بەرزەکاتە لە ناو کۆمەلگەیە یعنی ئەو کەسانە هەمیشە ناویان بڵندە هەمیشە خەڵک دەستی باشیان بۆ درێژەکە وە بەڕاستی ئەم جۆرە کەسانەش ئەبنە هۆکاری ژیانەوەی خەڵکانێکی دیکە هاوکاری ژیانەوەی خەڵکانێکی دیکە یعنی ئەم قسانی کە ئێمە ئێستا لەگەڵ ئێوەی بەڕێزایکەین ماوەی 20 دقەیە 25 دقەیە چەندێکە کە ئێمە قسەکەین لەناو هەموو ئەم قسانەیە یەک گوشەی ئێمە ئەگەر کەسێک ئیسفادەی لێ بکات بۆ ئێمە بەسە یعنی هەست بە دڵخۆشیەکەی هەست بە ئارامیەکەی یعنی زۆر جار مرۆڤ کاتێک کەسێک سوودی لێ ئەبینێ و پێی ئەڵێتەوە ئەو کەسە هەست بە چیەکە هەست بە ئارامێکە بۆیە هەر کۆمەلگەیەک خەڵکی خێرخوازی تیابێ خەڵکی سوودمەندی سوودبەخشی تیابێ ئەو کۆمەلگەیەکی فراوانە و ئەو کۆمەلگەیەکی گەورەیە و ئەو تاکانەی ناو کۆمەلگاکە تاکێکن ئینتیمان بۆ ئەو کۆمەلگایە کەواتە ماوەستا پەیامت بۆ هەموو ئەو بەڕێزانی چۆن لە بەڕێزە لە پۆستێکی پێگەاندنی کادێرانی بۆ هەموو لایەنەکانی تێر ناوەندە زانستیەکان چەند گرینگە ئێمە تاک پێ بکەین باس لە مناڵی کرد بەڕاستی ئێمە لە مزگەوت و لە قوتابخانەکەش وا فێردەکەیان بە ڕێگایەک بڕۆین بەردی سەر ڕێگاکە لابدێن لەو کانیاو دەخۆینەوە تۆزی خاوێنی کینەوە لەو دارسێبەریدا بنی دادنشی لەقەکانی نشکینەوە ینی وا مناڵانە وەک گەورەکران لە ڕێگایەکی چەند کیلۆمەتری دەڕۆشتن و داهاتینەوەیانێ تەواوی ڕێگاکە هەمووی ئەبوو بە سوودبەخشین و وامان ئەزانی خێرێکی باشمان دەسەکەوێ چەند بەسوولیەتتان لەسەر شانێسە چەند ئەرکتان هەز ئەبێ بە مەسوولیت بکەن کە کادێر و تاکێکی سوودبەخش تەنانەت لە بەردەم کۆڵانەکەی خۆیانەوە کە دێتە دەرەوە تا ئەچێتە شوێنی کارەکەی و دەگەڕێتەوە ئیتر شۆڕشێک پێویست نییە دەست پێ بکرێت بۆ گەڕاندنەوە و خستنە سەرسکەی تاکی کۆمەلگا ئێمە وەکو تاکیشی مسلمان ئاینەکەمان ئیسلامەکەمان بەڕاستی پێش هەموو شتێ پێشەوەی کە ئێمە وەکو مەکتەبێکی دیاریکرا و خەڵکێک پێبگەێنین ئاینەکەمان فێری ئەومان دەکا کە ئەم ئیسلامە بەرزیەکەی لا ئیلاهە ئیلەڵایە و خوارەوەشی لابردنی
ئازارێکە لەسەر ڕێگای خەڵکی ئەمە سوودبەخشیە ئەمە سوودبەخشیە بۆ بەڕاستی بۆ تاکە بۆ کۆمەڵگا ئێمە ئەتوانین بڵێن تاکی مسلمان زۆرینەی ئەوانەی کە بەڕاستی سوودبەخشن بۆ کۆمەڵگا خەڵکە ملتزمە دیندارەکەیە بەڵام ئەمەش بەڕاستی هەموو کاتێک پێویستی بە تازەکردنەوە هەیە یعنی چۆن سەحابەکانی پێغەمبەر ساڵ هەموو جارێ فەرمیان بە یەکتری ئیجلیس بینا نؤمن ساعە ئێمە سەعاتێ بەچی بژین بە ئیماندارەتی بژین ئێمەش بەڕاستی تەنها ئەوەندە بتوانین کە تاکی کۆمەڵی ئیسلامی و ئەمەندە هۆشیارتر بکەینەوە هەرچەندە ئێستا هۆشیارتیان بکەین لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەرکێکی قورسمان لەسەر شانە وەکو مسلمان کە بەڕاستی ئەبێ سوودمان بۆ کۆمەڵگاکەمان هەبێ لە ڕێگای جەهەنەم لە ڕێگەی جەهەنەم بێهێنین بۆ ڕێگەی بەهەشت ئەمە وەکو بابەتێکی ئیمانی و عەقیدی و بەڕاستی وەکو بابەتێکی دنیەویش ئێمە ئەوەی پێمان بکرێت سوودبەخشین بۆ کۆمەڵگاکەمان ئێمە کاتێک وەکو حیزبێکی سیاسی لە ناو ساحەی کوردستانین هەموو کارێکمان بۆ ئەوەیە کە سوودمان بۆ کۆمەڵگاکەمان هەبێ هەرچەندە ئێستاش بەڕاستی کۆمەڵێ دەستگای خێرخوازی گەورەمان هەیە کە بەڕاستی توانراوە خزمەتێکی کۆمەڵگەی کوردی بکرێت زیاتر لەو قەبارەی کۆمەڵی ئیسلامی کە هەیەی ئەمەش وەستاوە لەسەرچی وەستاوە لەسەر تاکی کادیری کۆمەڵی ئیسلامی کە ئەمە بەڕاستی جێی شانازیە کە ئێمە زۆرێک لە دام و دەستگاکانە کادیرانی کۆمەڵی ئیسلامی بوونەتە نمونەیەک لە چی نمونەیەک لە خزمەتکردن یعنی هەموو ئەو کەسانەی کە لە پلەی باڵیان هەبوو لە حکومەتە هەموو ئەو کەسانەی کە ئێستا لە پەرلەمانە هەم و هەموو ئەوانەشی کە کارمەندن یا مامۆستان لە شوێنەکانە بەڕاستی جێی شانازین کاری سەرەکی ئێمە ئینشاءڵڵا ئەوەیە کە زیاتر خەڵکی دیکە پێ بگەێنین چکە بەڕاستی ئەوەی کە ئێستا پێگەیوە هەستەکەین زیاتر لەوەمان پێویستە بۆ ئەوەی ئێمە کۆمەڵگا بکەینە خۆمان چکە بەڕاستی بە ئامانجی سەرەکی دروستکردنی ئەم مەکتەبە ئەوەیە کە ئێمە کادیری زیاتر پێ بگەێنین بۆ ئەوەی کۆمەڵگا لە ئامانج و پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی نزیکەینەوە زۆر باشە مامۆستا کامران وەکو ڕاهێنەری گەشە پێدانی مرۆڤیش دەمەوێت ئەوە لێ بپرسم تاکێک کە سوودبەخشە لەگەڵەوەی تاکێک کە هیچ سوود نابەخشە یا ئەسڵەن نایەوێت سوود ببەخشێ یان بەمانایەکی تر دەڵێ ئیشی من نییە پەیوەندی بە منە سەرێشم بۆ مێنێتەوەمانە چەند ئاسوودەتر و چەند بەختەوەرترن یان ئەگەر هەڵسەنگاندنێک بۆ تاکێکی سوودبەخش تاکێکیش کەەوە ڕۆحێتی لە دڵ دروست بووە پیاوەتیم لێ نایە سەرێشم بۆ مێنێتەوە یا ئەویشە ناکەم ئیشی منە ناچم بە لە یاواز لەوە بێنڕانە حتا لە لابردنی بەردێک بێ لە بەدەم کۆڵانەکەی خۆیانە خۆی ئەو بابەتە ئەگەر ئێمە لە تاکەکان ئەبێ بپرسین ینی من پێم وایە ئەم بەرنامەیە ئەکرا لە ناو خەڵکە هەندێک قسە بکرای هەندێک پرسیار لە خەڵک وەرگیرای ئەمە لەوە چێ باشتر بوو چکە من وەکو خۆم وەکو خەڵکێکیش کە لەگەڵی بین بەڕاستی وەکو مامۆستایەکیش وەکوی کە دەورات ماوتۆتەوە ینی کاتێک کە هەستی بە ئاسوودەیە کرد خەڵکێک سوودی لێبینیبی ئەو نمونەیە دەتوانم بهێنینە ڕۆژێک بەڕێزێک محازەرەمانەوتەوە وتی وەڵام من ئەمڕۆ کەسابەتێکی خۆمم دۆزیوەتەوە وتم چۆن ئەم کەسابەتۆ دۆزیوەتەوە ئێستا الحەمدوللا کیانێکی مادی بۆ خۆی دروست کرد وتی وەڵای کاتێک کە محازەرەکانی تۆم تەبع کرد کە دەرسەوە تۆ محازەرەکانتم تەبع کرد ئەو محازەرانم کرد بە بەرنامەی ژیانی بۆ خۆم کە ئێستا توانیم ژێژان بۆ ژیانی خۆم کە باسی ئەومانە کرد کە پشت بەخوا ببەستە پشت بەخۆ ببەستە پێویستە بە تەمای کەس نەبی ئەو بابەت بەس لە تایبکردنی مەحازەرەکانە ژیانی خۆی گۆڕیوە ئەمە هەستەکەی کە ئاسوودەی بەڕاستی یعنی ئەچیت خەڵکێک سیرەکە ئەچیتە شوێنێک خەڵکێک ڕێزی لێگرێ ئەڵەن ئەم کەسە سوودمان لێبینیوە مامۆستایەک کاتێکە ئەچێ بە تەمەنا قوتابیەکەی گەورە ئەبێ ئەڵە مامۆستا من مەمنونی تۆم کە ئەو ڕێگا باش و نیشاندا ئەوانشی کە بەڕاستی سوودبەخش نین بۆ کۆمەڵگا بەڕاستی ئەکرێ لە خۆیان بپرسی زۆر جار یەکێک لە نائارامیەکانی دەرونی مرۆڤەکان ئەوەیە کە نەیتوانیوە سوود بە خەڵک بگەێنێ چۆن نەیتوانێت چکە خەڵکێک دەستخۆشی لێ ناکە ئێخۆ هەمیشە وایە ینی مرۆڤ ئەگەر نائارام بوو حتممە نەیتوانێت سوودێ بە کەسێ بگەێنێ چۆ پێی وایە مرۆڤێکی بێکەڵکە پێی وایە مرۆڤێکە سوودی هیچ سوودێکی بۆ کۆمەڵگانێ بۆیە بەڕاستی هەر کاتێک هەر مرۆڤێک ئەم سیفەتانەی تیا بوو ئەوە حتمما ئەم مرۆڤانان کە نەیانتوان سوود بە کۆمەڵگە بگەێن هەمیشە ئەوانەی کە زۆر گلەی ئەەکەن هەمیشە ئەوانەی کە لە خۆیان ڕازی نین
هەمیشە ئەوانن کە بێزارن لە ژیان ئەمانە ئەوانن کە هەمیشە چاوەڕێی خەڵک سوودیان پێ بگەێنێ و هیچ کاتێک ئەم نەیتوانیوە سوود بە کێ بگەێنێ سوود بە تاجێکی کۆمەڵگەی کوردی بگەێنێ. دەست خۆش بێ مامۆستاگیان سپاس دەکەین زۆر بەڕێز مامۆستا کامران فەتا بەرپرسی مەکتەبی ڕاهێنان و پێگەیاندنی کادرانی کۆمەڵ لەم تەوەریە لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوەلات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاتان لێبێت بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری و کار و چالاکیەکانی سەرجەمشار و شارۆچکەکان دەچینە بەڕگەی پەیامنێران. سەرتاش دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری. جەلال سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش. زانیاری و کار و چالاکی ئەمڕۆ لای تۆ چی هەیە فەرموو. بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان باش. دیارە من ئێستا لە پێشەنگای گەورەی کتێبم لە قەزای چەمچەماڵ. ئەمڕۆ دووەم ڕۆژی پێشەنگای کتێبە کە دیارە پێشەنگاکە لە دوێنەوە دەستی پێ کردووە و بڕیارە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام بێت تا 16 حوتی 2021 و لە پێشەنگاکەدا زیاتر لە 2000 ناونشانی جۆرا و جۆر نمایش کراوە. من بۆ کۆی زانیاریەکان لەسەر پێشەنگاکە گفتوگۆ لەگەڵ مامۆستا کارزان ئەحمەد دەکەم. مامۆستا ئەگەر بیت ئێرە زۆر سواز بۆ ئامادەبوونت با بۆ پرسیارە دەست پێ بکەم ئامانجوم بەس لەم جۆرە پێشەنگایانە چین. دارە پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەین دەستان خۆش بێت. بۆ مەبەستی ئەم پێشانگانە هیچ مەبەستێک و ئامانجێ نییە ئیلا بیرکردنەوەیەکی جوان بە خوێنەران.
ئیلا کۆمەڵەش لەم شارەدا کاکرێت هەتاکو ئێستا هیچ بەرپرسێکی ئەم شار نازانە کتێبخانەیان نییە چونکە وەک تێبینیەک زۆربەی دایرەکانە بینی بڕۆ سێدیکە دایرەی وا هەیە بەرپرسێک ئیدارەکان ئەم شارە تا ئێستا 17 دانەجار کڵێشەی ڕیکلامی کتێبخانەماندا ئەم بەرپرسە نازانێ هەیە نییە ئاگای لە کتێبخانە ئاگای لە هیچ شتێکی خوێنەوار و چەند چۆنەڵی دیارە دەنگمان لەگەڵ کاک جەلال بەردەوام بن. 525 حسابن ئەم کتێبە بە 5,000 نرخەکەی داشێنێ بە دوونی بۆیە دەبینی خوێنەرێکی زۆر لە شارەکان ئەگە بەڕێستان ئاگدار بن لە شاری کەرکووکەوە دووزەوە دوهۆکەوە هەولێرەوە سلێمانیەوە شارە زورەوە زۆربەی شارە جیاوازەکان کاتێک کە نای ئەم پێشانگای بیستن بە جیاواز بە بڕێکی زۆر بە نرخێکی هەرزان تێن ڕۆکەنە پێشانگای بۆ ئیسفادە لە نرخەکەی بکەن لەبەر هەرزانێکی واتە ئەو هاوڵاتیانی کە سەردانی پێشنگاکەکەن تەناهی ناو سنتەری قەزای چەمچماڵ و ناحەکانی دەوروبەرینی بگرێت لە شوێنانی تریشەوە دێن بەڵێ لە دووەکەوە تێت لە بادینانەوە لە زاخۆ لە ئاکرێەوە لە بەردەڕەشەوە لە شارە زورەوە لە سێ سادقەوە لە کەلارەوە لە کفریتەوە لە دبستەوە لە دووزەوە ئەو کتێبانی کە نمایش کراون تەنها بە زمانی کوردیە یاخود زمانەکانی ترشیدە زمانی کوردیە عارەبیە فارسیە ئینگلیزیە لە هەموو بابەتەکان بۆ نمونە دینیە پەروەردەیە مێژوویە جوگرافیە ئابووریە دەروناسیە یاساییە کارگژیە بەڵێ دیارە دەنگمان لەگەڵ هاوکارمان جەلال جەباری پچڕا پێشانگایەکی کتێب لە شاری چەمچەماڵ کراوەتەوە کە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە مەژێکێکە لە گرنگترینە و چالاکیانە لە شاری چەمچەماڵ دەکرێت کە ئەمە بۆی ئاستی خوێندەواری و ڕۆشنبیری وەروەها بەدەمەوەچوون و دەرفەتێکی باش بۆ خوێندکاران دروست بکات لەو ناوچەیە کەوا بێگومان بوونی پێشانگای کتێب و کتێبخانە سوودێکی زۆری بۆ کۆمەلگا و هۆشیارکردنەوەی تاکەکانە بێت بە مێدی بەردەوامی لەم جۆرە چالاکیانە لە تاوی شار و شارۆچکەکانی کوردستان. بەڵە بەڕزان دەچینە کەرکووک و پامنێرمان چیانووری وەردەگرین چی ئاسڵا و درێ بەم کاتت باش لای تۆ چیە فەرموو لە زانکۆی قەڵەم لە کەرکووک کۆنفرانسێکی زانستی تایبەت بە گێچەڵی ئەلکترۆنی و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە لێوەی گێچەڵ بە ئافرەتان و بە کچان دەکرێت لێرە کۆنفرانسێکی زانستی لە زانکۆی قەڵەم بەڕێوە دەچێت دیارە بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بە ئامادەبوونی بەڕێوەبەرایەتی نوێنەری بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک بەشی تاوانی ئەلکترۆنی ئەلێرە کۆنفرانسەکە بەڕێوە دەچێت لە ماوەی ڕابردوودا ئامارەکانەوە دەردەخەن کە لە شاری کەرکووک و دەوروبەری ئەوە بەرزبووتەوە کە ئامارەکان بەرزبووتەوە بۆی کە گێچەڵی ئەلکترۆنی ئەنجامەدرێەوە لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک کە ژمارەیە ئافرەت تووشی گێچەڵی ئەلکترۆنی بوون و لە بەرامبەر داوای پارەیەکی زۆر کراوە بۆی کە وێنەیان بڵاو بکرێتەوە یاخود ڤیدۆیان بڵاو بکرێتەوە ئەمە لە کاتێکدایە کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک بەردەوام هۆشداری داوە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەردەوام هۆشداریان داوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و گێچەڵکردن لەلایەن بەشێک لە کوڕانەوە ئەوانەی کە خۆیان ئامادە دەکەن ئەگەر ئافرەتێک قسەیان لەگەڵ بکە داوای ڤیدۆی لێ بکەن یاخود وێنەی لێ بکەن لە دواتر گێچەڵی پێ دەکەن و هەندێک جار ئەگەر بە قسەی نەکرێت هەندێک جار ئەگەر بە قسەی ئەو کەسانە نەکەن کە وێنەیان ناردووە یاخود ڤیدۆیان ناردووە ڤیدۆ وێنەکان بڵاو دەکرێتەوە لە ماوەی ڕابردوودا لە کەرکووک کەیسی هەبوو کە لەگەڵ ئافرەتێکدا کرابوو داوای 5 ملیۆن دیناری لێ کرابوو لە بەرامبەر ئەوەی کە وێنەیەک یا ڤیدۆیەکی بڵاو نەکرێتەوە بۆیە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک و باسم کرد ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی ئافرەتان بەردەوام هەوڵ دەدەن لە ڕێگەی ئەم جۆرە کۆنفرانسانەوە وشیاری بدەن بەو کچ و ئافرەتانی کە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە قسە لەگەڵ کوڕان دەکەن یا نامە دەگۆڕنەوە ئاگاداری نامەگۆڕینەوە ئاگاداری وێنە ناردن و ڤیدۆ ناردن بن لەبەرەوەی ئێستا گروپ دروست بوون لە نێوان بەشێک لەو کەسانی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن و لە ڕێگەی ئەو گروپانەوە ئافرەتان تووشی گێچەڵ دەکەن و گێچەڵی ئەلکترۆنیان بەرامبەر دەکەن و داوای وێنە و ڤیدۆیان لێ دەکەن دواتر لە بەرامبەر پارەدا و لە بەرامبەر بەشێک پارە یان
ڤیددیوەکانیان بڵاو ناکرێتەوە یاخۆ دوێنەکانیان بڵاو ناکرێتەوە بۆیە ئێستا هێشتا کۆنفرانسەکە دەستی پێ نەکردووە بۆیە چاوەڕۆ دەکرێت لێرە نوێنەری بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ئافرەتان و نوێنەری زانکۆی قەڵەمیش لێرە باسی ئەوە بکەن کە هۆشداری بدەن بەو گەنجانی کە ئێستا لێرە ئامادەن کە ئاگداری تۆڕە کۆمەڵایەتەکان بن و ئاگداری ئەوە بن کە لە ڕێگەی ئەو گروپانەی کە ئێستا دروستکراوە لە نێوان بەشێک لە گەنجان گێشەڵیان پێ نەکرێەوە و ئاگداری ناردنی ڤیددیۆ وێنە بن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان چیانوری زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵێ دەچینە پارێزگای هەولێر لای هاوکارمان ئیدریس محەممەد. ئیدریس سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە پارێزگای هەولێر چین. ئیدریس سڵاوت لێبێ زانیارەکانی ڕۆژ لای پارێزگای هەولێر چین لە چ چالاکێکیت لەوێشی دەگوزارێ؟ کاکشوان سڵای خی گەورە لە بینەرانیش بەڵێ ئێستا ئێمە لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵاین ئەمڕۆ لێرە بەشێک لە قوتابیانی زانکۆی سڵاحەدین گربنەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجام داوە. لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵاین بەشێک لە قوتابیانی زانکۆی سڵاحەدین لێرە گربنەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجام داوە. داوا دەکەن ئەمساڵ تەنها لەسەر چەند نمرەیەکی کەم تەنها لە یەک وانەشدا ماونەتەوە. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای خۆیان ئەگەر بیتە لام گرفتەکانی ئێوە چین پێم بڵێ بزانم ئاخۆ ئێوە هۆکاریی لێرە گربوونەتەوە داوای چی لە وەزارەتی خوێندنی باڵا بڵێ سڵاو لە بەڕێستان بەخێرانی کەناڵەکەتان دەکەم. ئێمە وەکو قوتابیانی قۆناغی چواری بەش کۆلێژی ئەندازیاری بەهۆی ئەو باردۆخە ناخۆشە و نەخۆشی کۆڕۆنا و ینی کە بەسەر باردۆخ وڵاتەکەمان داهات خوێندن بە شێوازێکی ئاەتە بوو. تەڵبەکان وەکو پێویست نیان توانوانەکانیان بخوێنن وانەکانژی وەکو پێویست بن نەدەگەیشت دەست قوتابیەکان بۆی ئەمە نەمانتوانی وەکو پێویست بخوێنین و دەرەجەی ینی هەبوو بەهۆی زۆربەی تەڵبەکان بەهۆی دەرسە گیان و دەرسماینێتەوە بۆی هەلێکمان بۆ بڕەخسێن بۆ ئەوەی ساڵێکی چاو لە خوێننی هەوڵمان بمان بەزایان نەچین. یعنی ئێوە بە کورتی داوای چەند دەرەجەیەک دەکەن یاخود لە بەشەکانی تریشە ئەو گفتانە هەیە یا ئەوە تەیە دەرەجە کێر بدرێت کە چەند ساڵە دەدەیە خود هەلێ خولی سێمان بۆ بکەنەوە بۆی بتوانین دەربچین. دەستان خۆش بێت سوپاس دەکەم. من دەمێت قوتابیەکی تر وەربگرم کەوا بە نوێنەرایەتی چەند قوتابیەکی تر بەیاننامەیەکیشیان خوێندەوە من دەمێت هەر دووبارە خۆی وەربگرمەوە. سڵاوتان لێبێ گرفتی ئێوە چییە؟ ئەواتە ئێوە بە کورتی دەتانەوێت وەزارەتی بڵێ دیارە هاوکارمان ئیدریس پەیوەندیەکەمان لەگەڵ بچڕا. سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانی. بەڵێ شێدا پێمان بێ ڤیدیۆکمانەیە لەسەر پێشانگایەکی کاری دەستی لە شارە زوورە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین. فەرموون با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین. بەدرسیاری گروپی خانمان دەستخەڵگیری شارە زۆرم گروپەکەمان پێکاتوە لە 20 ئەندام ئێستا لێرە 12 ئەندام بەشداریمان کردو. زیاتر کارەکانمان کاری ئێکسوارات و جلی کوردی و سیرامیک. زۆربەی خانمانی لێرن دەرچوو زانکۆن لەگەڵ ئەوە کە هیچ کار و کاسبێکیان نەبوویان نانتوانێت لە بوارەکەی خوانائیش بکەن دامەزراندیان نەبووە هەوڵەندا خوان بە شتێک وەستەرقاڵ بکەن کاری دەستیان کردو.
حەزم لە ئیشەکە هەیە وەکۆی کە خۆم تا ڕادەیەتوانم بڵێ وێنەکێشانم باشە و حەزم کرد پەرەی پێ بدەم و تا ڕادەیەک بتوانم سوودی لێ وەربگرم ڕۆژانە لە پێشەنگاو شتەکانە بۆیە برارمدا من شەرۆک و هەر خانمێکی تر سەرەتا بە فەیسپێنتینگ بەشداری کەم فەیسپێنتینگ یانی وێنەکێشان لەسەر ڕوخساری مناڵ و بۆیە شتەکانیش هەمووی فی دەموچاوی مناڵ و هیچ زیانێکی نییە بۆی پێم وایە کارێکی باشە و ئەتوانم سوودی لێ وەربگرم و چێژیشی لێ بینم. بەڵە بەرەزان بۆرگنی هەواڵ و زانیاری پارێزگای سلێمانی دەچینە لای پەیامنێرمان ڕامیار سڵاو دلێبێ و گرنگترین زانیاری و کار و چالاکیەم ڕۆی پارێزگای سلێمانی چییە؟ فەرموو بۆمان بخەیتە ڕوو. بەڵە سڵای خواتان لێبێم کاتتان باش دیارە ئێستا من لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانم لە پشتی منەوە ژمارەیەک لە دەرچوانی بەشی پزیشکیدان لە زانکۆکانی سلێمانی لێرە گربوونەیەکی ناڕزاییان ئەنجام داوە دەیانەوێت لەگەڵ پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان لە نووسینگەی سلێمانی کۆبنەوە کۆمەڵێک داواکاریان هەیە یاداشتێکیشان پێ یەکەمێکی دیکە دەیخوێنەوە دیارە داواکاریەکان دامەزراندنەوە خۆیان دەڵێن لە ساڵی 2015ەوە ینی کە خوێندنیان تەواو کردووە تاوەکو ئێستا دامەزراندنیان بۆ نەکراوە زیاتر لە سێجاری دیکەش لەگەڵ بەشێک لە پەرلەمانتاران و لەگەڵ ئەنجومەنی وەزیران و کۆمەڵە خۆپیشاندان و کردبوونەوەی ناڕزاییشیان ئەنجام داوە بەڵام هیچ کام لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە بۆ ئێستا جارێکی دیکە هاتوونەتەوە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان و یاداشتێکی ناڕزایی دەخوێنەوە دەرچوانی کۆلیژی پزیشکیدان لە سنووری پارێزگای سلێمانی ئەوەی کە لە 2015ەوە وەجبەیەکی دوو وەجبە دامەزراوە وەجبەی تر دانەمەزراوە دەوترێت نزیکەی 500 خوێندکارێک دەبێت سەرڕاوێکە نەخۆشخانەکان پێویستیان بە میلاکات هەیە بەڵام بەهانەی قەیرانی دارایی بوونی کۆمەڵێک بابەتی دیکەی پەیوەست بە کێشەی داراییەوە حکومە دامەزراندنی بۆیان ئەنجام نەداوە بۆ ئێستا بچمە لای خۆیان سڵاو لێ بە قوربانجان زۆر سپاس بۆ جەنابێ ئێستا ئێوە دەتانەوێت لەگەڵ کیا کۆبنەوە بە دیاریکراوی داواکاریەکانتان لە چیا چڕبۆتەوە سپاسانەکەم بەخێر بن ئێمە داواکاریەکانمان لە کۆمەڵێک شتا خۆی گرتوەوە ئێمە لە دوای ساڵی 2015ەوە وەکو پزیشکانی ددانی دانەمەزرا هیچ دامەزرانەی ڕووی نەیاوە و دامەزرانیش بۆ ئێمە بۆچی زەرورە چونکە تەکمیلەی خوێندنەکەمانە کە پێویستە کات ئیقامەتە دەڕوج هەبێت و هۆکاری دامەزرانەکەش چییە ئێستا خەسەخانە حکوومیەکان هەمووی چۆڵە و خاوڵاتیەکی زۆر هەیە پێویستی بە خەسەخانەکانە و یاین تەڵەبێکی زۆر هەیە و دکتۆریش نییە لێرەیە ئەمە لێرەیە داواکاری ئێمە ئەوەیە ئەگەر بۆمان بکرێت دوو وەژبە لە ئەو شەش وەژبەیی کە دانەمەزا دوو وەژبەمان بۆ دامەزرێنرێ لە ئێستا کە هاتوونێتە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی بۆ ئەوەیە کە بتوانین ئەمە ڕێگەی یەکەم نەبووە ئەمە ئێمە پێشەی شەنەها ڕێگەمان گرتۆتە بەر ئێستا هاتوونێتەوە دووبارە ڕێکانی ترچی وە کە گرتووناتەوە چوونەتە لای کۆمەڵێک وەزیر قسەمان کردەوە کۆمەڵێک بەرپرسمان قسەمان لەگەڵا کردوون لە نووسینگەی پەرلەمانی عێراق بە هەمان شێوە یعنی ئێمە تقریبی 5 ساڵ ئەمە خەریکی ئەمەین بەڵامی تر تا ئێستا دەنگیان نەبوو ئێستاش دووبارە ئەمانەوێ دەنگی خۆمان بگەێنینەوە باشە لە دوای ئەوە هەنگاوی ئێوە چییە بێت یعنی ژمارەتان چەنەوە هەنگاوی دوای ئەوە چییە ئێمە نزیکەی لە سنووری سلێمانیە 500 کەس ئەبێت 500 پزیشکی دانەمەزراو و لە هەولێر و دوهۆکیشەوە هەیە ئێستا کێشەکە ئەوەیە کە کۆمەڵێک زانکۆی ئەهلیش کراوەتەوە یعنی بەردەوامی زانکۆی ئەهلی یەکەنەوە و دامەزراندنیش نییە یعنی ئەم وەژبەیە بەرەو زیاتر ئەڕوات و بەس کۆمەڵێک کەس ئێ و کە کاڵەکە ئەبێت لەسەر حکوومەت خۆش سپاسەکەین کەسی تر هەیە لێوە قسەمان بۆ بکەن ئەگەر لەسەر داواکاریەکانتان ئێوە گەشتێکمان بۆ بڵێن داواکاریتان چییە تاوەکو بەیاننامەکانمان دەبێت قسەتان چی لەسەر بەڵێ ئێمە لە 2016 چەند وەجبەیەکین کۆلێژی پزیشکیدان دانەمەزراوە ئێمە داوای دامەزراندنەکەین ئەمەش دروشمانە نووسراوە موچە هەیە نەوت ئەفرۆشرێ داعش نەما حکوومەت بیانوت چییە باشە ئێستا حکوومەت پێویستی بە میلاکاتی ئێوە هەیە ئێوە دانامەزرێنە یان
ئەو بەهانەیە ئێستا ماوە کە حکومەت بەجددی ینی بیکە بە بەهانەیە بۆ دانەمەزراندنیەوە بە دڵنیاییەوە دکتۆری دانیەکە لەو پیشەیانەی کە تەندروستی کۆمەلگاگرێتەوە بە تایبەتی لە خەستەخانەکان ئێستا زۆربەی کار ئیهمالی و زۆربەی کار ئیش نەکردن و ماوەڕ نەمان و یەک دنیا کێشەیەکی تیا هەیە کە دکتۆریش زۆربەی خەستەخانەکان کە تیانە لەوە دەست پێکا کە ئەوەتانێت دامەزراندنی دکتۆری دان وەستاوە. ینی بۆیە دامەزراندنی ئێمە یەکسانە بەڕاستی بە گرنگیان بە تەندروستی هاوڵاتیان لە خەستەخانەکانە کە ئێستا بە تایبەتی کەرتی حکومی و خەستەخانەکان فەرامۆش کراون ئێستا هەموو شتێک بەرەولای ئەهلێتی و پارە ئەڕوە لە وڵاتەکەمان بەداخەوە. خۆش بەسپاس دەکەم دیارە لە دوای 2014 حکومەت تەنها پاسایی بۆ دانەمەزراندنی دەرچوانی دانەمەزرا ئەوە بووە کە قەیرانی دارایی هەبوو بەڵام وەکو خۆیان ئێستاوانە ئاماژان پێکرد دۆخی دارایی حکومەت باشتر بە بەتایبەتی لە فرۆشتنی نەوت و داهاتی خاڵ سنووریەکانی کۆمەڵێک بابەتی دیکە بۆیە ئێستا هیچ پاسایەک دەڵێن نەماوە بۆی کە ئەوان دانەمەزرێنێ بۆ ئێستا هاتوونەتە بەردەم نووسینگەی پەرلەمانی سلێمانی بۆی داواکاریەکانیان بگەێنن لە ڕێگەی ئەوانەوە بەڵێ زۆر سپاس بۆ پێمنێرمان ڕامێر عوسمان زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵ مامۆژ. بەڵێزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە دیسان هەر دەربارەی کۆمەڵگەی کوردی دەمێنینەوە بەڵام ئەم جارەیان باس لە میدیا دەکەین ڕیفۆرم لە میدیا لە نێو کۆمەڵگەی کوردی یاخود ڕیفۆرم لە کاری میدیایی لە پرۆسی میدیا بۆ قسەکردن لەسەرم بابەتش میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵاورامی مامۆستای زانکۆمان کرد ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر بێ سەلامت بن سپاسانەکەم دەستان خۆش. باس لە ڕیفۆرمی میدیایی بکەین گەر هەر لە سەرتالەوە دەستێکین مەبەست لە ڕیفۆرمی میدیایی چیان ڕیفۆرمکردن لە میدیا چی دەگرێتەوە؟ بەڵێ دیارە هەر شتێکەر بابەتێکە قساتە سەر ڕیفۆرمکردن تایە و گۆڕانکاریکردن تایە گۆڕینی ئەو شکل و فۆرمەی کە هەیە بە شکل و فۆرمێکی تر دیارە ئەم حاڵەتە خۆی لە کێشەیە و بۆتە کێشەش بۆ بەرامبەرەکەی بۆتە کێشە بۆ کۆمەلگاکە. ڕەوشی میدیایی ئێستا هەم حاڵەتەی وەرگرتووە خۆی خودی لە ناو کێشەیە ئەم بارودۆخە میدیایی کە هەیە هەر بە تۆڕە کۆمەڵاتیەکان و بیگرێت تا میدیا فەرمیەکان خودی خۆیان لە کێشەیە و ئەمە تەنها بەخۆشیەوە ناوەسێ بە دامەزراوەیەکی میدیایەوە ناوەسێ لە هەندێک لایەنی زۆرەوە بووەتە کێشە بۆ کۆمەلگاکە و ئەو تەسیرانەی کە دروستیانەکە لە ناو کۆمەلگاکە کێشەی دروست کردووە لەبەرەوە باس لە ڕیفۆرمکردنی ئەم حاڵەتە و شێواز و فۆرم پێدانێکی تر یەتە ئاراوە بۆەوەی بتوانن هەم خۆی لە قەیرانەکە ڕزگاری بێ و هەم ئەو کێشانی لەناو کۆمەلگاشا دروستیەکات کەمتر بێتەوە. کەواتە لە ئێستادا بۆچی باسی ڕیفۆرمی میدیایی وروژێنراوە؟ لە ئێستا بارودۆخی میدیایی هەمووان قسەیان لەسەر هەیە چ وەکو دامەزراوە میدیاییەکان چ وەکو ئەو کاریگەریانەی کە لەسەر کۆمەلگا دروستی بووە ئەو قەیرانەی کە لە کۆمەلگای دروستیەکە قەیرانەکان سیاسی بن کۆمەڵایەتی بن ئابووری بن وای کردو ئەم بارودۆخە کە ئەوانەی کە خەمی میدیایان هەیە و ئەوانەی خەمی کۆمەلگایان هەیە و ئازانن تەسیری میدیا لەناو کۆمەلگایە چەنەوە چی ڕووی داوە بەم ڕەوشەی کە میدیا بەڕێوەچێ یەن باس لە گۆڕانکاری ئەم فۆرمە ئەکەن و داوا لە هەموو دامەزراوە میدیایەکانەکەن داوا لە هەموو کەسە ئاکادیمیە میدیاییەکان و تا هەر لە تاکەکانی کۆمەلگا ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان بێن چی بکەن بێن ریفۆرم بکەن لەم بارودۆخەیە و شێواز و فۆرمێکی تر دروست بکەن بۆەوەی میدیا جێی خۆی بگرێتەوە و ئەو تەسیرانەی کە هەن تەسیرێک بن بەرە و حاڵەتی ئیجابی نێو کۆمەلگان نەکە کۆمەڵە حاڵەتی سلبی وای لێبێ تاوانەکانی میدیا ئەوانەی کە لە ڕێگەی میدیاواکرێن بەرامبەر بن بە کۆمەڵە تاوانی تر کە دامەزراوە ئەمنیەکان بێن لە بەیانکردنی ڕێژە و داتاکانە ڕێژەیەکی زۆر بەم حاڵەتە بدەن کە تاوانی میدیایین و لە ڕێگەی میدیا و سۆشیال میدیا و ئەمانەوە دروستەکرێن و ڕێژەیەک بێ کە بەجددی ئەوەندە ترسناک بێ کە هەوڵ لە ڕیفۆرمی ئەمە یا بکەن لەبەرەوە ئەم بارودۆخی کە میدیای تێکەوتووە و ئەو بارودۆخی کە میدیا بۆ کۆمەلگای دروست کردووە وای کردووە کە مەسەلەی ڕیفۆرمی میدیایی وەکو هەر بابەتێکی تر کە ئیش لەسەر ڕیفۆرمیەکرێ بێتە ئاراوە کەواتە یعنی ئێستا بابەتە سەرەکیەکە ئەمەیە یعنی کە کاتێک چاکسازیکردن لە میدیا گۆڕینی فۆرمی میدیا بەم شێوەیە یعنی ئێمە دوو نەتیجەمان دەستێکی ئەوەی کە بەڕاستی میدیا چەند کاریگەرە و دوو ئەم کاریگەریانی هەیە کە چەند لە ئێستادا سلبین لە ئەگەری ریفۆرم نەکردن چاکسازی نەکردن لە پرۆسی میدیا لەم کۆمەلگای کوردی خۆمانە قسەی لەسەرەکەین گرفتەکان چی بەسەردەیان بابەتەکە میدیا
چەند بەرپرسیارەتی لە دەستدەدا چەند تریشێکەوێتە سەر شار خۆی کێشەکە ئەوەیە کە تەنها میدیا خۆی لە ناو کێشەکە نامێنێتەوە ئەم کێشەی میدیا بە تایبەت لەبەرەوەی مخاتەبەی خەڵکەکەوە بەردەوام لەگەڵ کۆمەلگایە و ڕنگدانەوەی کۆمەلگا کەشێتی ئەگەر بەم فۆرمە بمێنێتەوە کە ئێستا هەیە بەردەوام ئەو گرفتانەی کە وەکو تاوان ناویە بن وەکو تەغیری فەرهەنگی ناویە بن وەکو تێکدانی کۆمەڵایەتی و ئاسایشی کۆمەڵایەتی ناوێ بن بەردەوام لە زیادبوون نایبێ چونکە ڕیفۆرمەکە خۆی وەکو حاڵەتێکە هەر لاڵێن کرد ئەگەر خوێ بگەنێ ئێمە خوێ بۆ یەکەینە ناو مادەیەکی ترکە بۆگەنەکە ئەگەر خۆی وای لێ هاوچی چی ڕۆیە ئەوەی تر هیچ چارەسەرێک نامێنێ ئەگەر ئەم ریفۆرمە بەم شێوە بەردەوام بێ ڕێک وەکو وایە کە خوێیەک مادەیەک کە ئیش لەسەر تەغیری کۆمەلگایەکە خۆی خراپ بێ هەمیشە نەتیجەکانیشی خراپ دەرەچنەوە لەبەرەوە دەبێتەوە مادەیەکەمەکە کە خراپبووە لای دەی بیکەی بە مادەیەکی دروست بۆی کۆمەلگاکە دووردەوردە وەکو هەوێنێک بەکاری بێنی کە بە شێوەیەکی دروستتر بەرهەمیە ئەگەر وانە بێ بەجددی هەموو کۆمەلگا لەبەرەوەی حاڵەتێکی زۆر تەسیراویە میدیا و بچۆتە دەست هەموو کەس و هەموو کەس بەکاریانە چۆر وەکو وەرگر و چوەکو نێرەر لەبەرەوە زۆر زەرورەت ریفۆرمەکە بکرێ ئەگەر نەکرێ حاڵەتەکانی تێکدانی کۆمەڵایەتی و ئاسایشی کۆمەڵایەتی و تاوان و هەموو ئەمانە زیادە بن ئێمە لەواچ لەم مدەی پێشوا وردەوردە تاوانی میدیای دروست بوو بێ ئەمە بەهۆی چیەوەی بەهۆی من ریفۆرمە خراپەیە کە میدیایشی لەسەر کەواتەرکی کە ئەم ریفۆرمی میدیایە بکات کێ بیکە ئەمە کۆمەڵێک لایەنی هەیە ریفۆرمەکە هەر لایەنێکی وەکوێت ئەستۆی لایەنێکی پەیوەندیدارەوە بۆ نمونەم ئێمە لە بابەتێک هاتوۆتە ناو میدیا وەکو اقتصاد وەکو بازرگانی کە زۆربەی کات دامەزراوە میدیایەکان وەکو دامەزراوەیەکی تیجاری باسەکرێن بابەتێکە کە میدیا بۆ بەرزکردنەوەی ئاستی داهاتی خۆی یان مامەڵە تیجاری و بازرگانیەکانی لە نێو بازاڕە وای کردو لەگەڵ حەزی تاکە ئاجوڵێ بۆچی لەگەڵ حەزی تاکە ئاجوڵێ لەبەرەوەی سەرنجی تاک بگرێت ئەم سەرنجە بەردەوامەوێ بە پارە بۆ ئەیفرۆشێتەوە لە ڕێ ڕکلامەوە لە ڕێ هەر بابەتێکی ترەوەکە ئەوێت لە بازاڕ مامەڵەی پێوە بکە کاتێ میدیا وەکو لە بازاڕێکی انحیساری فەردیە هات مامەڵەی کرد و بە شوێن تاکاگەڕا یەکێک خەڵک بدۆزێتەوە بزانێ حەزی ئەم چیە لەگەڵەوە بێ حەزی ئەو چیە لەگەڵ ئەما بێ ئەو کاتە ئەو تاکانە تەحەکوم بە میدیاواکەن خۆشتان نەزانن حەزەکان بە زۆری لە جیلی گەنجا دروستە بن و میدیا شەکەوێتە شوێن حەزی ئەم گەنجانەوە ئەم ڕۆژ کەرەستە زۆرە بۆ ئەوەی میدیا بزانێ حەزی گەنج لە چیە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چونکە جێپیەکانیان دیارە ئەزانێ حەزی لە چیە و حەزی لە چی نییە ئەو کاتە میدیاکە مامەڵە لەگەڵ ئەوواکە لەگەڵ حەزی ئەوواکە ئەمە بەرژەوەندێ باڵاکان و حەزە گشتیەکان با بڵێن و لایەنە گشتیەکانی کۆمەلگا وردە وردە داتەپن لەگەشتکەوێتە شوێن فەرد چونکە پارە لە فەرد پێیاکە سەرنج لە فەرد وەرەگرێ ئەو کاتەش حاڵەتە گشتیەکان لە ناوەچن و بەرژەوەندی گشتی لە ناوەچێ لەبەرەوە بێ بە قەیرانێکی گەورە کێ ئەمە چارەسەرەکە لەم لایەنەوە بە زۆری ئەوانەی کە لە اقتصادی میدیای قساکەنەڵێ بێت دەوڵەت بودجە تەرخان کە هاوکاری میدیاکان بکە بۆی لە پێناو پارە نەکەونە شوێن سەرنجی تاکەکان ئەمە یەک دووەم خودی میدیاکە بێ بەرپرسایەتی کۆمەڵایەتی لەسەر شان بگرێ و بەرژەوەندی گشتی کۆمەلگاکەی لا مەبەست بێ نەک حەزی تاکەکان لە نێو بازاڕی اقتصادی ئابووری میدیایە بۆ ئەوەی کە بتوانێت داهاتی خۆی بەرهەم بێنێ ئەمە یەکێک لە لایەنەکانە لایەنێکی تر میدیا بێ التیزامی هەبێ ئەبێت چوارچەوەی التیزامی دیاریکراو بێ ینی بۆ نمونەڵێم میدیایە التیزامێکی نەتەوەیی هەیە ئەم میدیایە التیزامی هەیە بە ڕێنمایەکانی دەوڵەت و یاساکانی دەوڵەت ئەمە بە ڕێنمایەکانی بازرگانی و میدیایەکی تیجاری مامەڵە لەگەڵ ئەماکە ئەمە میدیای خەڵکە مامەڵە لەگەڵ خەڵک و فەرهەنگ و عادات و تەقالیدی خەڵکاکە ئەم چوارچێوەیە کە دیار بوو ئەو کاتە میدیاکە زانێ چۆن مامەڵەکەەوە بینەریشە زانێن میدیا چۆن مامەڵەکە بەڵام ئەگەر میدیای کات هیچ التیزامێکی نەبوو و بە هەموو بارێکاتوانی پەیام دروستکە و پەیام بنێرەوە بۆ هەر شوێنێک دەستی گەیشت بیکات و هەموو ئاوردەیەکی میدیایی بێنێت و پەخشی کاتەوە بە زمانی سادەی خەڵکی ئەو کاتە دیسانەوە ئەم ریفۆرمە میدیایە ئەکەوێت ئەم فۆرمە میدیایی ئەکەوێتە هەڵەیەکەوە کە هەمان تەسیری خراپیە بێ هەژمونی فەرەنگی خاتە ناو کۆمەلگاکە تۆ تەغیری فەرەنگی دروستەکە لە کاتێکە میدیا بێ حیمایەتی فەرهەنگی بکە پارێزگاری لە فەرهەنگی کۆمەلگاکەی بکە یەک لە پێناو تیجارەتەوە کۆی وتمان ئەو ڕێبازاگرێتە بەر التیزاماتی ئاینی کۆمەڵایەتی هەموو ئەمانە فەرامۆشەکە لەبەر ئەوەی کە لە ناو کۆمەلگا بینەری زیاتر بێ یان بە جۆرێک لە جۆرەکان خەڵک زیاتر ڕووی تێ بکە کە ئەم چوارچێوە التیزامیە نەبوو ئەبێ میدیا بەم قەیرانەیە ڕواو ئەبێت تەغیری ئەو فۆرمە بکرێکە ئیشی پێکە کێ تەغیری ئەم فۆرماکە
یەکەم خودی میدیاکە ئەبێ ئەم مەسئولیەتی لە سەرشان بێت چوارچێوەی کاری خۆی دیاریکات. دووهەم دیسانەوە دەوڵەت ئەبێ خاوەنی کۆمەڵێک ڕێنمایی بەردەوام بێ کە ئیلتیزام چوارچێوەیەکی ئیلتیزامی بۆم کە میدیایە دروستکە تر میدیاکە فەردیە حیزبیە یان تیجاریە یان تۆڕی کۆمەڵاتیە بە هەر جۆرێک بێ کۆمەڵێک شتە بێ کە ئەمانە لە چوارچێوەیەکیان بۆ دانێ ئەمە ناچێتە نێوبابی سانسۆرەوە یان ئازادی ڕادەربڕینەوە چونکە هەموو شتێکە بێ بە یاسا و ڕێنمایەکان چوارچێوەی بۆ دابنرێ و چارەسەر بکرێ. لایەنێکی تریش کە پێویستە ڕێک بخرێ مەسەلەی ڕێخستنی میدیایە بە یاسا کە ئەمەش ئیشی لایەنی تەشریعی و پەرلەمانە کە ئیشی لەسەر بکە و ڕیفۆرمی ئەو یاسایانە بکە کە پێشتر بۆ میدیایەکی کلاسیکی دانراون و ئیش نکاتەوە لەسەر ئەو میدیا کلاسیکانە بۆ ئەوەی هەم بتوانە میدیای نوێ ڕێک بخاتەوە چونکە میدیای نوێ کۆمەڵە تەغییری بەسەرا هاتووە و هەم لەوەش دەرچێکە میدیاکاران و ئەوانەی ئەکادمیانی بواری میدیایی بڵێن وەڵامە سانسۆرەکرێ یان ئازادی ڕادەربڕین چونکە حقەت ئەگەر بە کۆمەڵە یاسای کلاسیکی بڕۆین بەڕێوە ینی ئازادی ڕادەربڕینمان قۆرغ کردو یان سانسۆر هەیە ئەم حاڵەتانە. بەڵام ئەگەر ڕیفۆرمی یاساکان بکرێ بۆەوەی لەگەڵ میدیای نوێشا لەگەڵ سەردەمی نوێی میدیایشا بگونجێەوە کۆمەڵگەش پارێزراوە بێت لێی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ڕیفۆرمی خودی کاری میدیاییە چ لە هەرێمی کوردستانیان لەدە. کەواتە بە شێوەیەکی گشتی میدیای کوردی لە چه ئاستێکدا ئایا بەڕای بەڕێزێت هیچ میدیایەکی کوردی هەیە کە باش بێت و ینی میدیای کوردی ئێستا زەرورەتی بابەتی ڕیفۆرمی هەیە ئەو فۆرمێکە ئیشی پێەکە چونکە ئێمە بیرمان نەچێت میدیا ڕنگدانەوەی کۆمەلگاکەیەتی کۆمەلگاکە لە نێو کۆمەڵە قەیرانایە لە نێو کۆمەڵە گرفتایە بارودۆخی سیاسیمان لە نێو کۆمەڵە گرفتایە بارودۆخی ئابووریمان بارودۆخی کۆمەڵاتیمانە میدیایەت ئەم ڕنگدانەوەیەکە. یەک شت زۆر زەرورە من بۆتان باسکەم ئەڵێ دوو نەظەریە هەیە دوو توێر هەیە دوو تێڕوانین هەیە لەسەر مەسەلەی ڕیفۆرم و میدیا. ئەوترێ میدیا ئەگەر ڕیفۆرمی تیا کرا کۆمەلگاکە ڕیفۆرمە بێت یعنی ئەگەر توانی بە فۆرمێکی جوانەوە ئیش بکە کۆمەلگایەک تایەتێ کە بە فۆرمێکی جوانەوە مامەڵە لەگەڵ یەکاکە و ژیان و تەعاملەکانیان فۆرمێکی جوانە. ئەمە لەلایەک ترەوەڵێ ئەگەر هەموو لایەنەکانی کۆمەلگامان فۆرمێکی جوانیان وەرگرت و هەموو بارودۆخەکان گونجا و تەندروست بن میدیایەکی تەندروست خۆی دروستە بێ. یعنی ئەگەر کۆمەلگا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە تەندروست بوو میدیاکەشی تەندروستە بۆ لەبەرەوەی هەمان ڕنگدانەوەی کۆمەلگاکەی هەیە هەردووکیان هەر دروستن هەردووکیان دروستە. ئێستا بارودۆخی ئێستا زۆر قەیراناویە لە هەموو ڕوویەکانەوە ئەم میدیاش کەوتۆتە ناو قەیرانەوە کە هەیە لەبەرەوە ناتوانین بڵێن میدیای کوردی بەدەرە لەو قەیرانانە و ڕنگدانەوەی ئەوانەیە. میدیاکارەکان هەوڵەیان هەر جۆرێک بێ بە چەند هەنگاوێک بێ میدیا بکەوێتە نێو ئەو پرۆسە ڕیفۆرمەوە گۆڕانکاری بکە بۆ ئەوەی کۆمەلگاکە گۆڕانکاری زۆر باشە. کەواتە دکتۆریان ئێستا من سرم لە بابەتێک دەرناچێت باواز لەو پەیجانە بینی کە ڕەنگە بینەرێکی زۆر زۆریشان هەبێ هەر خودی هاوڵاتیانی وا دەکەنم پەیجان ئەکتیڤن یعنی پۆستێکی سادە دەکا یەکەم دەرکەوتنی ئەلف و نازانم فلان جیم و لال پێکەوە بیندان یان ئیدی ئەم هەموو خەڵکە چاوەڕە دەکا بەڵام با بچینەوە سەر میدیا ئەوانی کە مەلەفیان دیارە فەرمین یا هیلایەنێکە سیاسیە ڕێکخراوێکە یعنی کۆمەڵێک پرۆگرام لە میدیایانە بڵاو دەکرێتەوە بە ئێستشەوە بۆ واقعی کۆمەلگای کوردی حتاوانەش ئیلتیزاماتی ئاینیانە پێڕەو یعنی هەتا لە ناو کللتوری کلاسیکیشا زۆر بهێنین هێشتا هەر ینی وارید نییە ئەمە بکرێت بە جەمعی خەڵک بۆ ناو شاخ و لە ناو خێمە پێکۆمانەوە فریان دێتە ناو حوزێکیاوە بوو ماسی و ینی ئەمانە باس لە پەرلەمان کرد یعنی نابێ یعنی ئیتر کاتی نییە پەرلەمان یاسایەک هەبێ بۆ میدیا فەرمیەکان ئەوەیمان پیجەکان ناتوانین کۆنتترۆل بکرێت بەڵام بە میدیایەک بوتێ ئەبێ بەم فۆرمە کار بکەیت چونکە ئەمە نەتیجەی چی ئەبێت ئەگەر بەم شێوەیە. خۆی ئەمە یەکێک لە ئەرکەکانی میدیا مەسلەی تەرفیهە ئەمە نکۆڵی لێ ناکرێەوە لە هەموو لایەنە پەیوەندیدارەکانە کاتێ پۆلێنی ئەرکی میدیاییەکەن ئەمەیان پۆلێن کردووە بەڵام هەموو وەکوتم هەموو بابەتێکی زانستی تەرفیهی پەروەردەیی ئەمانە پێویستە چوارچێوەیەکی ئیلزامیان هەبێ ینی پەیوەست بن بە کۆمەڵێک بابەتەوە بابەتەکە با فەرهەنگی بێ با یاسایی بێ با ئاینی بێ یعنی ئەم چوارچێوە بۆ خۆی دانێ کە ئەمە دەرچوو بە بیانووی بابەتی تیجاری لە نێوکاری میدیاییە بۆ کۆکردنەوەی سەرنج و تێڕوانینی خەڵکی یان پەیوەستی خەڵکی بە میدیاکەوە کۆمەڵێک ڕێکار گیراوەتە بەر یەکێ لەوانەی جوڵانەوەی لەگەڵ حەزی هەموو کەسێکە لە کاتێکە میدیا ئەبێ بابەت بکاتە
سنتەر بۆ ئەوەی حەزی خەڵکی لەسەر بگرێ نەک حەزی شخص حەزی بینەر بکاتە سنتەر بۆی بابەتی بۆ دروستکە ینی بۆی ئەمە بوروژێنێ چونکە زۆربەی حەز و ئارەزوەکانی بینەر ناکرێت ببن بە بابەتێکی فەرمی و بە کۆمەلگاکە بدرێنەوە ئەم شاشانەی کە جەنابەت باسیەکەیوە و پەیامانەی کە ئەسازێنرن بەو شێوازە باسیەکەی ئەمە بە شوێن حەزی خەڵکە ئەگەڕێ من وەکو بینەرێک حەزم لە فلان شتە ئەم میدیایە ئەمە ئەکاتە سنتەر بۆی بابەتێکی لێ دروستکە لە کاتێکە ئەرکیەوەیە کە بێت بابەتێکی پەروەردەی کۆمەڵایەتی زانستی سیاسی وابکا بە سنتەر کە حەزی من بۆ ئەوە بەرە چۆن لە قوتابخانەیەکە هیچ قوتابیەکە چێتە پرۆسی خوێندنەوە وردە وردە ئەرکی زیادە بێ حەزی لە خوێندن نامێنێت بەڵام خۆ ناکرێ بڵێ وەڵا ئەو حەزی لە چێ با من ئەمەد بۆ بکەم لە مەدرسەیە ئەم قوتابی حەزی لەوەیە بەس وەرزش بکاتن و وەرزش بکەمە سنتەر نەخێرە بێ فیزیاشی بمێنێتەوە کیمیاشی بمێنێتەوە دەرزە سەختەکانیش بمێنەوە وەرزەکەشی بمێنێتەوە تەرفیهەکە ببێ وجودی هەبێ بەڵام تەرفیهەکە بابەتێکی تیا بوروژێنرێ کە هەوڵ با سەرنجی خەڵکی بۆ ئەمە ڕاکێشێ نەک بابەتێک سێرچی کردوێ بزان سەرنجی خەڵکی لەسەر چییە بێت ئەمە بک بە بابەت ینی میدیای کوردی هەمووی زانستی میدیای کوردی کە کەوتە دەستۆڕە کۆمەڵایەتیەکان بەو بارودۆخەیە ئەڕوا کۆمەڵایەتیەکان وا لێ بکەی بکەونە شوێن پەیامە فەرمیەکانی باشە تۆ پێت وایە ئەگەر هەر میدیایەک بینەری زۆر بە یاخود هەر پەیجێک لایکی زۆر بێ و میدیایەکی تەندروست و باشە ئەمە خۆی لە بواری ئابووری میدیاییە کە بە اقتصادی سەرنج تەوەجۆهی خەڵک ناوە برێ ئەڵە چێکێکی گەورەیە ئێستا لە بازاڕی اقتصادیە بەڵام بۆ کۆمەڵگا چێکێکی خراپە چێکێکی کاریگەری خراپی لەسرە بابەتەکەی ئەگەرنا بڵێ بۆ بە پێوەش یعنی تۆ ئەڵێ فڵان کەس ئەوەندە لایکی هەیە ئەوەندە فیوی هەیە ئەمانە هەمووی سەرنجن کە تۆیان بینی بۆ بە پێوە ڕەڵەن کەواتە ئەمە باشە بەڵام مەرج نییە کە ئەم شتانە زۆر بوون ئەم حاڵتانە زۆر بوون پەیامەکە دروستتر بێت وەکو مامۆسایەکی زانکۆڵێ ئێمە چەند ساڵ خەریکین بۆەوەی بتوانین توێرێک لێک بینەوە توێرێک بەیان بکەین ئارزی بکەین لە ناو کۆمەڵگە بڵێن ئەمە باشە بۆ من دوو لایک نییە بەڵام بۆ گۆرانی بێژێک بە هەزاران هەیە خۆ ڕاستە ینی ئەمە سەرنجی خەڵکی لەسەر زیادە بەڵام نەیانی ئەمە بەهای زیاترە لە ناو کۆمەڵگایە ئەم دوو حاڵەتە جیاوازە کەواتە میدیای تەندروست دەبێت چۆن بێت میدیای تەندروست ئەبێ مەوزوعی دروستکراویان پەیامسازی لە نێو میدیایەکەیە بە پرۆسەیەکی تەندروستی زانستیە بڕوا بۆ ئەوەی بتوانێ ئەو خەڵکە لەگەڵ ئەم پرۆسە زانستیە ڕابێنێ ینی ئەو کاتە وردە وردە گەر میدیاکان بەم شێوەیەش بکەن سەرنجی خەڵکی لەسەر شتی لاوەکی زۆر دروست نابێ لایک و ڤیو کۆمنتەکان زیاتر بۆ بابەتە زانستیەکانن بۆ ئەوانن کە نخبەی نێو کۆمەڵگان قساکەن تۆرە خەنە ڕوو بابەتی زانستی باشەکەن ڕێکاری تەندروستی کۆمەڵایەتی باسەکەن هەموو ئەمانە ئەبن بە بابەتی خەڵکو و جێسەرنجیان ئەبن نەک بابەتە لاوەکیەکانی تر خۆ بابەتی تەرفیهیش وجودی هەیە لە میدیاوە ئەبێ بەجێ سەرنجیش بەس نەک بابەتێکی تەرفیهی لە هیچ چوارچێوەیەکی فەرهەنگی و کۆمەڵایەتی و ئاینی نەبێت زۆر باشە مامۆستاکەڕوانیانی هەر بۆ خۆشی شەڵێ کابراێک چووە داوایژن پیان و چەند پێیجت هەیە لایکەکانی چەندیانی وەکوەوەی کوڕێک چوو بۆ داوای بەس بابەتەکەمە ینی ئێستا وەکو سەروەتێکی لێ هاتووە بەداخ ئەوەندەی وەکو پەیامێکی میدیایی دەمەوێت لەم بارەدۆخی کە باست کرد لەم مەترسیی ئەگەر بەردەوام بێ و بەم شێوە کۆمەلگاونێ تش پرزە بێ ئەرکی میدیاکان چەند گرنگە هەماهەنگیان لە نێواندا هەبێ بەڕێز هەم وەکو ئەکادیمیەک هەم وەکو کەسێکیشکال شارەزاد لە بواری پەیوەندیەکانی نێوان میدیاکان هەیە بۆ نمونە کۆمەڵێک میدیای زۆر جوان هەیە لە کوردستانیان ئینسان بە ویژدانەوە قسە بکە کە زۆر ئیش لەسەر کلتور و فەرهەنگ و دابوونەریتی کوردیەکەن ئەمانە سەرڕای ئەفکار و بیری سیاسی و ئاینی جیاوازەوە بتوانن هەماهەنگیەک هەبێ بە یەک دەستە بە یەک گروپ ڕوبڕی ئەم جۆرەی تری میدیا ببنەوە لە کۆمەلگایە یعنی چەند گرنگە ئەم میدیانە پێکەوە تەنسیقیانە خۆی گرنگە لە ڕووی ناوەڕۆکی پەیامیەوە میدیا با بڵێن ئەنجومەنێکی هەبێ دامەزراوەکان و پێکەوە ستافێکیان هەبێ و ئیش لەسەر یەکخستنی کۆمەڵێک پەیام بکەن پەیامی فەرهەنگی کۆمەڵاتی ئەوانەی کە کۆمەلگا لەسەری کۆکە بن و کۆمەلگای لەسەر بنیاد دەنرێ گرنگە ئەمە هەبێ ئەگەر ئەمانە لە نێو خودی دامەزراوەکانان نەبن گرنگە بە کۆمەڵێک ڕێکاری ڕێنمایی نێو حکومات و یاسای نێو پەرلەمان کە دەرەکرێت بە کۆمەڵێک ڕێکار و یاساوە پەیوەست بکرێن کە ئەگەر خودی ئەنجومەنەکەش نەبێ ئەمە هەر ببێ بەر لینکێک بۆیان پێکەوە ئیش بکەن ینی لەم مودەیە یەکێک لەو ڕێنمایانەی وەزارەتی ڕۆشنبیری دەرچوو شتێکی جوان بوو کە ئەوانەی بابەتە فەرهەنگیەکان بۆ مەسەلەی ڕیکلامی بەکارێنن قەدەغە بکرێت و ئەو بابەتە کولتوری و فەرهەنگیانەمانەیە خەنەنێ و وارە ڕیکلامە بۆەوەی زیاتر سەرنجی خەڵکی لەسەر بگرن ئەمانەیان قەدەغە کردووە چەند ئیجرا ئەکرێمە نازانم بەڵام ئەمە نقطەیەکە کە هەموو
خاوەن ڕیکلام و هەموو کەناڵەکان کە ڕیکلام بڵاوەکەنەوە ئەبێ پێوەست بن پێوە کە پێوەست بن پێوە لە خۆیەوە ئەنجومەنێک دروستە بێ یەکڕێیەک دروستە بێ لەسەر پەیامی نێو ڕیکلامەکان کەم وجودی هەیە یان بوونی بنەمای فەرهەنگی لە پەیامە میدیاکانە ینی بەس کاڵا عەرز نەکات کاڵاکە من هێندە باشە هێندە لە پێشەوەیە بێت بنەمایەکی فەرهەنگی وەکو دەستپاکی وەکو پاراستنی ژینگە وەکو یەکێک لەمانە بخاتە نێو ڕیکلامەکەیەوە چونکە ئەمە زۆر تکرارە بێتەوە با چەندێک ئیسفادە لەوە کاکە کاڵاکەی بناسیێنێ هێندەش لە نێو کۆمەلگایە ئەم بنەما فەرهەنگیە گەشە پێبا لە ناو خەڵکاوە ئەو تکراریە ئیسفادەی هەبێتەوە و ئەمەش ڕێکارێکی باشە بەم شێوەیە پەیام میدیاکە بێ بە یەک ئەمە لە دەوڵەتانە هەیە چەندێک پێویستە کاڵا بناسیێنێ هێندە پێویستە بنەمایەکی فەرهەنگیش بناسیێنێ بە خەڵک و ڕێکارێکی کۆمەڵاتی دروستیش بناسیێن وڵا ماوەسایانی پرسیارێک دام نەنابوو ینی ئەم پرسیارە بێ بەڵام باسی ڕیکلامت کرد ینی زۆر گرینگە لە شوێنێک ڕیکلامێکم بینی ینی خاتونێک کە دانیشتووە مانگایەکی هەیە شیرەکەی لێ شیرە دۆشەیە کەچی لەو لاوەدەیەک یەکێ دەڵێ لی گەڕێ ئەمە لە بازار ئەمە شیری وشی چۆنەڵی جۆرێک لە جۆرەکان لە سەری تاسیری ئەمە چۆنە مامۆستاشوان تاسیری ئەمە ئەوەیە کە ئیتر ئەم خانەمە کە چەند عەزیەتێک کێشێ بۆ ئەوەی کیلۆیەک شیری سروشتی بەرهەم بێنێ ئەم ڕیکلامەیەتەڵێ و عەزیەتانە بۆ کێشی یعنی ئەم خانمە وردەوردەکە ئەمە تکرار بێتەوە ئەو پیشەیە لەوە چێ لە دەست بدرێ لەوە چێ کەس حوسەڵەی ئەمەی نەمێنێ ینی تۆ من وەکو کڕیارێکی شیری سروشتی ئەم خانمە یەم ئەمە وەرەگرمەوە لە بەرامبەریا لە کاتێکە خۆ ئەزانی ڕیکلامە خۆ سروشتی ڕیکلام وایە خەڵک ئەزانێ ڕیکلامیانی بە جۆرێک لە جۆرەکان پیا هەڵدانە هەندێکی درۆیە بەڵام مەهێندە تکرارە بێتەوە تۆ لە مێشتا چەسپێ لای لێ یەکەیتەوە ئەچی بەرەو ڕووی بەخۆش نازانی تەسیرەکە بەجێڵێ و ئەمەلەکەی جرا کەواتە تۆ پێت وایە چاکسازی لە میدیادا چاکسازیە لە ناو کۆمەلگا گۆڕانکاریە لە ناو کۆمەلگا ناڵێم هەردوو تەرەفەکەیە بەڵێ چاکسازی لە میدیایە چاکسازیە لە کۆمەلگایە لە بارودۆخی سیاسیە لە بارودۆخی کۆمەڵاتیە لە بارودۆخی ئابوووریە هەر هەمووی میدیا ئەتوانێت هاوکاری باش بێ بۆ هەموو ئەمانە وەوە پێچەوانەشەوە چاکسازی لە کۆمەلگایە لە بارودۆخی سیاسیە ئابوونی ئاشتەوایی سیاسی و کۆمەڵاتی میدیاکە وردەوردە بەرەوە بە چونکە ڕنگدانەوەی ئەمە یانی ئەگەر ئێمە بین نەتەوە جیاوازەکانی کورد هەموو ئاشتەوایەکی تاوی لە بین نابێت تەعاملێکی زۆر باشیان لە بین نابێت میدیاکەی ئەمە پەخشەکاتەوە کەواتە گەشەی بەمەدا ئەگەر خراپێ ئەمە پەخشەکاتەوە بارودۆخی سیاسی خراپە میدیاکان لە یەکتر بەرەبن چونکە ڕنگدانەوەی بارودۆخە سیاسی بەڵام لە لای یەکتریشەوە میدیاکە باش بێ ئەو میدیاکارەکان دەستگاکانی میدیا بێن لەسەر خاڵێک کۆک بن و ئیشێک بکەن پەیامێکی میدیای بسازێنن سیاسیەکان ناچارەکەن بارودۆخەکەی خۆیان بەڵام ئاستی هۆشیاری تاکی ئەمە لەو ئاستایە ئەوەندەی بینەری پرۆگرامێکی تەرفیهی و لاواز دەبێت بینەری پرۆگرامێکی زانستینی خۆی هۆشیاری تا کێ دروستیەکە یەکێ لەوانە میدیایە یعنی ئەگەر بێم میدیام تاکە لەسەر وشارێکی جوان بنیاد بنێ مەدرسەکان لەسەر وشارێکی جوان مزگەوتەکان لەسەر وشارێکی جوان ئەو کاتە وشاری تاک بەرزە بێتەوە کە وشاری تاک بەرز بێەوە نەتیجەی میدیاکە بینیکەوەیە کە تاکێکی وشارت هەیە بەڵام میدیا بێت تاک لەسەر هەم بابەتی لاوەکی مەشغوڵ بکات و پێ سەرگەرمی کۆمەڵی بابەتی لاوەکی و تەرفیهینە مولتەزیم بن ئەو کاتە وشاری تاکیش داوەزێ کە وشاری تاک دابەست لە ئەسڵی بابەتی پەیامی میدیایەکە تێناگەن کەواتە دکتۆر ینی لە بابەتی وشیاری تاک دەمەوێت سەرنجی بەڕستان لەسەر بابەتێک بناسم ینی بەڕستان هەموو مامۆستایەک وەک باوکێک وەک ئەکادیمیەک پێش ڕیفۆرمکردن چاکسازیکردن لە میدیاکانە بیکەن چەند گرنگە ئێمە وەکو تاک وەکو خانەوادەوەک هەموو کەس لە ماڵەکەی خۆیان ڕیفۆرمێک لە سیرکردنی لە متابعکردنی ئەو میدیانە بکە ڕەنگە میدیایەکی جدی پێوەرمانە ئێستا دەڵێ ئەوەندە ڤیوی خواردو ئەوەندە لایکی بوات و ئەگەر کەم بوویەوە بێگومانەویش دەزانێت گۆڕانکاریێک ڕوویداوە ئیدی لەم جۆرە کارانە ناکایانی چەند گرنگە جارە بە ینی خێزانەکانیش هاوکار بن لەم ڕیفۆرمی میدیانی بەس هەتەنا میدیاکە ئەگرێتەوە یابێ خۆیستا بابەتێکی زۆر زیندوو هەیە لەو بارەوە کە ئیشی لەسەرەکرێت لە ناوەندی ئەکادمیا مەسلەی ئیدارەدانی میدیای لە لای خێزان خێزان چۆن بێ ئیدارەی ئەو هەموو میدیایە باکە یەتە نێو ماڵەکەی و دەرگاشی لەسەردا ناخرێ و لە هەموو کنوکەلەبەری ماڵەکەی وجودی هەیە ئەم ئیدارەدانە ڕاستە ئیدارەیەکی سەختە بەڵام ڕێکاری زانستی هەیە و من پێشنیارەکەم ئێوە لەگەڵ خەڵکی ئەکادمی شارەزای ئەمە ئیش لەسەرەوە بکەن خێزانێک چۆن ئیدارەی ئەو هەموو میدیانە بات کە ڕوەکەنە ماڵەکەی کە لە دەستی مناڵەکەیە هەیە و ئەمە بابەتێکی زیندووە ڕێکاری هەیە و خەڵکیشی لەسەرەکە توێژنەوەشی لەسەرەکرێت چونکە چەند تاک هەیە چەند تاکە هێندە شاشە لە نێو ماڵەکانە هەیە و هەر شاشێک بە ئەتەچێک دەیان جۆر شاشە و پەیامی میدیاییەتە ماڵەکەی ئەمە
ئەرکێکە لەسەر دایک و باوک لە ماڵا کە ئیدارەی ئەمە بدا و ئەمە گەورە ئەبێت لەوەچێ لە کۆمەلگەیەکی بچووک لە لادەیە لە شارێ هەتا گاتە دەوڵەت چونکە زۆربەی دەوڵەتەکان مەرزی فەزاییان داناوە بەبێ چۆن بەبێ پاسپۆرت ناتوانانی لە مەرزی زەمینیا بچیتە ئەودی و بەبێ مۆڵەتیش ناتوانێت مەرزی فەزایی ببڕیت و بێتە ناوی کۆمەڵە پەیام دروستکەی کە ناتەن دروست بن ئەمە یەکەوێتە سەر دەوڵەت ئەوی تریشی سەرخێزانە ئەو سیستەم و ڕێکارانەیە کە لە ئیدارەدانی میدیا لە نێو خێزانە وجودی هەیە شڵایەوە لە بەرنمەیەکە بتوانیشی لەڵابەتەوە ئەمە لێرە بەڵێ نەدەین هەر شتێک بۆ کۆمەلگا سوودی هەبێت بە تایبەتەم بابەتێک کە زۆر گرنگە وەک دکتۆریش باسی کرد کەواتە دکتۆر لەم دەرفەتەکەمەی کەمامانە دەمێ وەکو کۆتا پەیامەد یاخود کۆتا بابەت بمانێنەوانەوە کۆمەلگای کوردی هێزی سیاسی زۆر دەسەڵاتی هەیە و تحکمی پێوە دەکا ئاڕاستەی دەکا ریفۆرمکردن لە هێزە سیاسەکانی ژیاخۆت ویستی ئەوان بۆ ریفۆرمکردن لە میدیا ڕاستەخۆ تەسیری نابێت بزەبێت ئەو بارودۆخە سیاسە باشکەن میدیاکان ڕنگدانەوەی بارودۆخە سیاسەک هەیە ئەو ڕۆژەی کە خراپە بێ میدیاکان خراپبنەوە بۆ لەبەرەوەی میدیا لە دەستی ئەوان خاوەنداریەتیەکەن کە ئەو خاوەنداریەتیەکە لەبەرەوە ئەو تحکمی پێوەکە کە گۆڕانکاری بەسەرا بکات لەبەرەوە گەر خاوەنداریەتێکی تەندروست بکەن خەمی کۆمەلگاکانە بێ پێش خەمی بارودۆخە سیاسەکەی نێوان لایەنی سیاسیەکان خەمی کۆمەلگایانە بێ و کاتە میدیاکە ڕنگدانەوەی ئەوەی تیان نابێت وە هەموو ماڵێک لە شەڕی ماڵەکەی تراگادارن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست دەچینە لای ڤیتیەک لەسەر ڕێزلێنان لە تیمی مەلەوانی لە ئاغجەلەر فەرموون با پێکەوە بینەری و ڤیتیە بین. بەڵێ ئێمە لە سنووری ناحەیە ئاغجەلەر بۆ پێی کەوتۆتە سەر زەی بچووک خەڵکی لە وەرزی گەرما و هاوینا بۆ گەشتیاری بۆ ڕاوکردن ڕوو لە سنوورەکەکەن تیمێکی مەلەوانیمان هەیە لە سنوورەکە سەر بە بنکەی بەرگری شارستانی ئاغجەلەرە لێرە ئەم تیمە پێم خۆشە کار و چالاکیەکانیان بخەمە ڕووکە تیمێکی زۆر کارا و دڵسۆزن هەر حاڵەتێکی خنکان ڕووداوێک لە سنوورەکە ڕوو بدات ئەمان دەست بەجێگەنە شوێنی ڕووداوەکە و ئەگەر حاڵەتی خنکانە بێ تەرمەکە دەرهێننەوە لە ئاوەکە ئەو حاڵەتانی کە ئەمان کار ئەو شوێنانی کە کاریان تێکردو ئەم تیمەی ئێمە بەو پێی تیمێکی شارەزا و لێ هاتوون لە قەزای ماوەتەوە هەتا سنووری پارێزگای کەرکووک ئەمان کار و چالاکیان بەردەوامە. زۆر حاڵەتی خنکان هەبووە کە تیمی شوێنەکانی کە بۆ نمونە حاڵەتمان هەبووە لە کەرکووک تیمی بەرگری شارستانی بەغداش هاتوون نەیانتوانیەوە خنکاوەکە دەربکەنەوە ویان تەرمەکە دەربێنەوە ئەم تیمی ناحەیە ئاغجەلەر توانیوانە ئەو کارە ئەنجامدەن بۆ ئێمە لە ناحەیە ئاغجەلەر پێمان خۆش بوو ڕێز لەم بەڕێزانە بگرین کە چوار کارمەندن لێرەوە من دەستخۆشیم بۆیان هەیە هەوڵ و ماندبوونەکانیان بەرزە نرخێنم ئومێد دەکەم سەرکەوتوو بن لە کارەکەیانە لەبەرەوەی کاری ئەوان کارێکی پیرۆز و خزمەتی گشتیە لێرە ڕێزلێنانێکمان بۆ ئامادە کردبوون.
بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارانمان لە پەیام و لە کۆنتڕۆڵ هاوکارم شەیدا پۆگە و بابەتەکانی ئەمڕۆیی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.